سلاوی خواتان لێ بێ بەڕێزان ئەڵقەیەشی دیکەی بەرنامەی پاشیف لە پاشیوی هەژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستە بین لە کوردستان 24ەوە لەگەڵ هاوکارم ژوان سڵاو دەبێت. عليكم السلام ورحمة الله وبركاته. قد قواتي شوێنمان جیاوازە ئەمڕۆ ڕێکێکە دیرمەوە بڕی جدا شەوێ دەرباز بی کۆچەوە جێمەیە جدا ئیشڵە بەرنامەی ئەم شەوەی پۆشیوشی جدا بود. پۆشی بۆ چەندێ دەگوتن پاشیوی هەژدا ئەگە خودای حەز کرد. هەمیشە من لە بیری دەکەم ژوان بەبیرم بێتەوە. ئەس زیاتر پیری میوان تو والله السلام عليكم تمنيش عقيتك جورتي. السلام عليكم ورحمة الله وبركاته. برنامج پاشی خود حس کرد الشباب باشه که هم السلیمانی و باشه دویجی خود حس کرد السلیمانی بس باشه یکم چندین بابتا ام دی ابروکت گل میوان پاشی و الشباب خود حس کرد بحث کن دافت رومبن اره میوانش عزیز امید عزیز و الشباب خود حس کرد میوانه که عزیز میهی اگر دافت رومبن اشلا رون تربن اگر نرونی یک جیل دافت هبت اشلا برسبت بسیارا ببنر روناهی یک بو دنیا و آخرته و شو وقتا بحثی اسلام اتکین بحثی جیانا سر عرض و آخرتی هر دو کات کن اما که بس آخرت هم بس دی قرآن خواندن و نوشت کردن و ببین چه دینا کن رنگ زورترین پرسیار بکنه او پرسیارانی که پیوندیان با امور دین و دنیا هر تاکیش مسلمان و هیا ها صدا صد يعني هولدن خمان لا دين لو پرسیارانی که زیاتر اساره کردنی کوملک بابتا یان کوملک جدیدی که اوشتانی که راست خو پیوندیان با امور دین و دنیای يعني تاشي مسلمان وهي قفتوا شيء ببيز وتير وتسالي لبارو اوكي كي ميواني ما ياخذ حاسك تاخر خوي بعدين ما مسلماني اما ميواني هر سي ميواني مالا خدينا تو راستا اما المالا خو بين كردستان بشهر هم جو استوديو ابر جدا بس ان شاء الله شباب بركات بتعمل مالا خدي زور برس دكتور عبد اللطيف احمد مع مستاي زانكو سلاوي خالد دكتور عليكم السلام براكم بخير بن يا اخوان قالك ماما تجي قالك خير تقولتان خوشه ما شاء الله هذا اشتراضي ان شاء الله اخوه بخير ان شاء الله بحشتك قلت قويد ما تقول بيك بكم بابين ويري خوش حال بن يا اخوه بخير دكتور صحتان شلونك الحمد لله مشتكى زور باش ما شاء الله لقى رمضان باش والله ما شاء الله في نعمه الله نتقلب ما شاء الله شكري خويا ولدك خوش الحمد لله زور سپاس بخويا ولد دكتور جنب ام بابات خود دست بكين هسنو بجن باباتك قال بابتن بخير بس جماعة ام المزقفتين ام دي بحث رمضان يكون بحث ديني كين همول امش ديني واسلامي هم دست بكين بقولوا منا كابريك هذا لك دين اسلام قران فرمودا كان پیغمبر صلى الله عليه وسلم سرسر وسرتاهم او بزلبو ريخوش كرنوي بتسمى بهشت دنيا خوم دنيا هر چونك بهم خوش به وعد الروم قانون يشي دنيا يبوخم دادن ام لستري الروم بەڵام بالێری ئەوەی بکەینە پرسیار ئیسلام تا چەند هۆکارە ئەگەر دەست بە ئیسلام بگرین دەست بە دین بگرین تاکو کۆمەڵگە هەردوو ئاسوودە بن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پرسیارێکی گرنگ و جوان بوو بەڕاستی ئێمە گەورەترین دوعا کە بەردەوام مسلمان بیکە وەکە چوینە تەواف لە عومرە لە حەج بەردەوام بیکەین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. هردو لا حسني هردو لا خوشي هردو لا سربرزي هردو لا آسودي بختوري دنيا وقيامت أو مطلب إسلاما إسلام بونها توبيد بلا دنيا قبرة دنيا تاريخية دنيا ناخوشية تو تنها بير لا خوشي بهشت كو دنيا نابي بير لبكيتوا فرود قاعدة فرمي قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق بيان بلا بغلط حاليبون چه هي زينة جواني ورازاوي دنياي لأهل إيمان حرام كرد به وچه هي طيبات من الرزق خواردني باش بوشاچي باش جياني خوشي حرام كرد به كاس نية خوي قرا حلالي كردوا پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي إن الله جميل يحب الجمال پروردگار ديسان لا چندان آياتي تردا بومان باز دكا دفر من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. دكتور هسبت هر لدنيا كم هموي جاري بسرتات دنيا حتى لدعاء بالا بيقومان ايش كيمس جاري لدنيا دجين يعني شبابك أوه بوجنا خمان خوش بجين إنجا پروردگار دفرمي فلنحيينه حياة طيبة هر لدنيا دجياني چي خوش و پاك و باشي بنسيب دكين چه اوي خاون ايمان و كردوي چاكا ني فرمو هر كسيك ايمان و كردوي باش بي او با خوي بو دنيا داناني خوي هلقري بو قيامت لقيامت ان شاء الله پاداش ديدينو انا اولنيه للدنيا دا جيان تخوشه ان شاء الله ولا قيامت دا جيان تخوشه ان شاء الله بلام خالشي قالك جرينك يا تبي بزاين تفسير جيان خوشي چيه
ژیان مرۆڤ هەر کەسێک کە بیر لە خۆی بکاتەوە مرۆڤ دووشتە لاشەیە لەگەڵ ڕۆح بەوەش دەزانین ئەو لەحظەیە کە ڕۆحەکەمان دەکێشرێ لاشەیەکی بێڕۆح دەمێنێ هیچ هیچ ئینسانی عاقڵ دەبێت تەوازن ڕاگرێ لە بینی لاشە و لە بینی ڕۆحدا لاشە خواردنی خۆش بێت جلوبەرجی باش بێت جێگای ئیسراحەتی هەبێ سیارەی هەبێ ماڵی هەبێ بەڵێ هەموو حسابی کە مشکلە نییە بە حەڵاڵی بەڵام کە تۆ جانبی ڕۆحیت ئێهمال کرد ژیانت خۆش نابێت چکە مرۆڤ کە دڵی خۆش نەبوو دڵی مرتاح نەبوو با ملیاردێر بێ با بەرزترین قەسر و سیارەی هەبێت دڵی خۆش نابێت ئەیکە ئەمەیان بە قووەت بوو دڵەکە ڕوحەکە بە قووەت بوو ئاسوودە بوو ئارام بوو ئەو کاتە ئەگەر فەقیریش بێ دڵی خۆشە کە نەخۆشیش کە هەر دڵی خۆشە کە کۆمەڵە مەشاکل و کێشەش بێتە ڕێگە هەر دڵی خۆشە چکە سەعادەتەکە لێرەیە هیچ کەسێک نییە بڵێ من دەتوانم بەهۆی لاشە و جلوبەرجی جوانەوە سەعادەتی کامل بەدەست بێنم بەڵام ئەلا بذیکر اللهی تطمئن القلوب ئەی کابراکە دەڵێ ئەمن نوێژم هەیە نەڕۆژوو دڵیشم خۆشە و سەفەر دەکەم بە کەیفی خۆشم دەژیم ژیانێکی خۆشم هەیە باش بەڵامی ئەوە پرسیارێک دەکەم لە هەموو بینەرانی بەڕێز با خۆیان وەڵامی خۆیان بدەنەوە دوو کەس بەدیل بگیرن سجنن هەردووچیان بڕیاریان بۆ دەردەچێت تۆ دوای 6 مانگی تر ئیعدام دەکرێت تۆش دوای 6 مانگی تر ئیفراج عنک بەردەدرێیت بەڵام ئەو کەسی دوای 6 مانگ ئیعدام دەکرێت تۆ ئێستا دەبینە وتێلێکی 5 ئەستێرەی خۆشترین ژیانت دەبێ خۆشترین خواردن بەڵام دوای 6 مانگ ئیعدامە دڵی خۆشە دوای 6 مانگ دەزانێت ئیعدامە بڕیارە بەڕێستان پێتان وایە دڵی خۆش بێت نەخێر ئەوەی تر پێی دەڵێن دەبێت هەر لەو سزنە دابمێنیتەوە هەر نانەڕەقەیەک خۆی ئاوێکی گەرم بخۆیتەوە جلوبەرگت خۆش نییە جێگات خۆش نیە بەڵام 6 مانگی تر ئیفراجە دەردەچێت ناو ماڵ منداڵی خۆت دڵی خۆشە بێگومان بۆ چکە دڵەکەی خۆشە بۆیە زۆر گوێ ناداتە ئەوی تریان ئەوی تریان چکە دڵی ناخۆشە با لە شوێنی خۆشی دانن بۆیە ئینسانی ئیماندار مادام دڵی خۆشە تەحملی ناڕەحەتیەکانی دنیا دەکە هەرچەندە کێشە گەورە بێلایە و بچووکە بەس کە ئیمان نەبوو سەعادەتی قەلبی نەبوو هەرچەندە کێشە بچووک بێ وا دەزانێت قڕ بەسەرسەری بووە باشە دکتۆر دەوانە قسەکانتەوە لێرە ینی لێرە لەسەر ئەو نمونەی هێناتەوە کەسانێک هەن ملحیدن ینی پێیان وایە کە ئەو دنیا نییە مردی تاو ئیتر بڕایەوە قەناعەتی چەند بۆ خۆیان دروست کردووە ئەگەر بێت و لە دنیادا بەخۆشی دەژین دوایی کە مردن مرد تاو ئیتر ئایا ئەوان ڕازبوون لەگەڵ قەناعەتی کە پێیان وایە زیندوو نابنەوە بۆیە دەست بە خۆشیەکانی دنیاوە دەگرن پێم وانێ ڕازگۆ بن لەبەر چی براکەم مادام ئێمەش و ئەوانیش ئەو ملحیدانش لەسەر ئەوە هاوڕاین کە مردنێک هەیە مردن کە هات خۆشی نامێنێ ژیان نامێنێ چی هەیە هەست بە سەعادەت و کامەرەی نیبکە کاتێککە بزانێ لەوەی لە هەر لەحظەیەکی ژیانیدا بمرێ خێزانی جێدەهێڵێ مناڵی جێدەهێڵێ دایکی جێدەهێڵێ باوکی جێدەهێڵێ خۆشیەکانی دنیا جێدەهێڵێ چی هەیە بەوە دڵخۆش بێ دڵخۆش نییە بەڵام هەندێک شت پێی دەوترێ موسەکینات یعنی تەنها پاراستۆڵە کە دەیخوا تۆ ئازاری کەم کا خەریکی مەشروب خواردنە خەریکی فاحشە و زیناکردنە خەریکی ڕابواردن و سەفرە و سیاحەکردنە تۆزە دڵی ئارام بێ بەڵام کاتیە مەشغوڵ بوونە باس ئەمما ئاسوودەیی بەردەوام و ئیسراحەتە خێر وانە زۆر باشە بابەتێکی دیکە ینی لە کۆمەلگاکاندا زۆر لافوگەزافی پێوە لێ دەدرێت کە بە گرنگەوە وەسف دەکرێت زۆر زۆر وەسفیاتی جوانیشی بۆ دەکرێت مەسەلەی پێکەوە ژیان دەمەوێت ئەو بپرسم ینی لە ئیسلامدا چۆن پێکەوە ژیان سیر دەکرێت ئایا لە ژێر چەتری ئیسلامدا پێکەوە ژیان هەیە ئێمە کاتێک کە دەڵێن ئیسلام پێشەوای ئیسلام پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە هاتە مەدینە و لە مەدینە حکم کەوتە دەستی ئەو دەوڵەتێکی دامەزراند کە دەوڵەتی پێکەوە ژیان بوو لەگەڵ کێ لەگەڵ سەرسەختترین دژمنانی ئیسلام کە جوولەکەیە لەگەڵ جوولەکە بەیەکەوە دەژیا بێ ئەوەی کە بێڕێزیان بەرامبەر بکرێت لەلایەن مسلمانانەوە بێ ئەوەی دەستدرێژیان بکرێتە سەر بێ ئەوەی کە هیچ جۆرە مضایقەیەک و سوکایەتییان پێ بکرێت ئەبەدەن حەقی خۆیەتی بژیت و لە ناو شاری مەدینەشدا بژیت و مافی و پەروەردگاریش ئاەتێکی ناردەخوارەوە بۆی تێمان گەیەنێ دەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم قد خواي گەورە ڕێگریتان لێ ناکە کە ئێوە چاکە بکەن و دادپەروەر بن لەگەڵ کەسانێک کە مسلمانیش نین بەڵام نەدژایەتیتان دەکەن لا يقاتلوكم ولا لە ماڵی خۆتان دەرتان دەکەن یعنی با کابرا مسلمانیش نەبێ
پەروەردگار دەفەرمێ من ڕێتان لێ ناگرم چاکەشیان لەگەڵ بکەن چه جایدات پەروەری تۆ دەبێ عەدل بی لەگەڵی و لەسەر ڕای عەدل کە بێت و چاکەشی لەگەڵ بکەی ڕەوشتێکی جوانیشی نیشاندەی مامەڵەی باشی لەگەڵ بکەی خی گەورەوەی پێخۆشە کەواتە فعلەن لەژێر سێبەری ئیسلامدا ئەو کاتەدا پێکەوە ژیانێکی ئاسوودە دەبێت ئەو کاتە خەڵک بەیەکەوە دەتوانێت بژێت و کەس ناتوانێت زوڵم لە کەسکە هم بحث پێکەوە ژیانێ ما بەحەس کرد هەم ئاسوودەیە تاکی کو ئەگەر دەست ئیسلامێەوە بگرێت ئیدی ئاسوودەی دەهەبێت ئەجا ئەس بەحسا ژیانە دنیاوی بکەم کو ما بەرنوکە بەحەس کرد ئەگەر هەممی بن سیبەرە ئیسلامێ بن بۆ ژیانەکە خوشمە هەبێت ئاسوودە بین یاژی بن سیبەرە ئەلمانیەتێ بن بەس بۆ ئەوەی مەتاک ڕێکە هەبێت چ فەرق و جدایی ناوبینەوە دێت چکەوێت تەگوتین ڕەنگە وڵاتێکی ئەلمانیژی هەبێت پێکڤە ژیان هەبێت خەڵک ئاسوودەیە ژیانی خۆشیان هەیە کاک شبان من هەموو تەمەنی خۆم کۆکەیتەوە لەوانەیە 20 ڕۆژێک 25 ڕۆژ کەمتر لە مانگێک من لە ئەوروپا بووم لە بریتانیا بووم کە مقارنە و بەراوردکەی لە نێوان بەریتانیا لەگەڵ کوردستان بەریتانیا لەگەڵ ئیمارات لەگەڵ سعودیا لەگەڵ کۆیت ژیان لە کوردستانی ئێمە زۆر خۆشترە یعنی بە سیستەمێکی ئیسلامی دادنری کوردستان مسلمان والحەمدلله ناڵێن مخالفات نییە غەڵەت هەیە زوڵم هەیە گەندەڵی ئەو شتانە هەیە خۆی گەورە هیدایەتی مولایەکدا چاچیکەن بەڵام بەعام لەو ماوەی پێش و تەلەفۆنێکم بۆ هات باوکێکە دەگیرێت دەڵێ مامۆستا نازانم چی بکەم ئێستا والله جار وایە عائلەیە دەچێتە قوتابخانە مناڵەکەی بێنێتەوە ئێوارە سەیدەکان نەماوە براوە بۆ لەوەی ئەو مناڵە سکاڵایەکی کردبێ لای مدیری مەکتەبەکە لای مامۆستاکە و توێتی دایکم لی داوم باوکم توندڕەوە لەگەڵم هەر ئاوە دەڵێ مناڵەکەیان بردو بۆ کوێ بردیان نازانین کاتە کوا ئەمن و ئاسایش تۆ لە مناڵی خۆت ئەمین نی اینجا سەیری ئەو زەریبەیەکە کە لە تاچی وڵاتانی ئەوروپا و بریتانیا و ئەمریکا وەردەگیرێ يعني كل نفرێک لە 139 140 هەیە زیاتر تۆ ئەمڕۆ ئیشکە $100 پیدا کرد $40 تلقائیان ڕاستەوخۆ بۆ حکوومەت دەڕوات کوا لە وڵاتی ئێمە ئەوە هەیە بەو شێوازە هەیە خەڵک ئازادە خاوەنی خۆیەتی لێرە ڕەنگە ئێستا کابرایك بڵێ کاکە ئەدی وڵاتی من مەسا ئەو بەریتانیای دکتۆر باز دەکە بارەم دەداتێت ئەزانی چۆنەوە کاکە ئەمە شێوازێکە لە زوڵم کە ئینسان بیری لێ بکاتەوە جا بۆی دەکەێت چ زوڵمێکە هەردوو بەڕێستان دەچن بۆ بریتانیا بێچێکتان هەر خۆت پیشەیەکت هەیە میهنەیەکت هەیە با بڵم غەسلێک دادنیت ئیشی ڕۆژانە دەکەی کاکەندرێن دەڵێ من ئیش ناکەم بێ ئیش دادەنیشم 140 لە تۆ وەردەگیرێ دەدرێتە کاکەندرێن سوپاسی حکوومەت دەکات دەڵێ بەڕاستی دانیشتم خانوم بۆ گیراوە پارەم دەدرێتێ هی حکوومەت نییە هی تۆیە والله برا نادەمێ داوە بزانە ئەگەر اینجا ئایا زوڵم نییە لە تۆ ئەو پارەی بسەرێ بەڵێ زوڵمە ئەی زوڵم نییە ئەو پیاوەیە پارەی تۆ دەخوات دانیشتوە دەشتوانە ئیشکە دەشتوانە ئیشیش بدۆزێتەوە چکە من ناڵە ماوەیە لە ناویان ژیام دەتوان ئیش و کار بدۆزنەوە دڵە چیم داوە لەوە بچم ئیشکەم و زەری بەیەک بدەمە حکوومەت نەوەڵا دادەنیشم و دەڵم ئیشم دەست نەکەوتۆ حکوومەت نەفەقەم دەچێشێ بەس خۆ حکوومەت لە جیرفانی خۆی دەری ناکە هی من و تۆیە کە ئیش دەکەین دەیداتەوە ئەوانی تر ئەو ژیانە بێ کوردستانی خۆمان باشترە لە بەریتانیا وڵاتە کوردستان ئەوە بکە دەچێتە قیممە یعنی خەڵک هەمووی دەست و قاچی مەسوولەکان ماز دەکەن ئەگەرەوەیان بۆ بکەن لە لایەکەوە بەڵام لای چترە و قڕ بەسەرسەری ئەو کەسە دەبێت کە ئیش دەکات کەسابەت دەکات دەجوڵێت و ماندوو دەبێت بەڵام بەڵێ ژیانی ئێمە ژیانی سعودیا ژیانی کوێت جوان ئیمارات قەتەر هەر هەمووی 100 قات خۆشترە لە وڵاتانە خێزان نەما لە ناویاندا گەورە بچووکی نییە حرمەت نییە هیچ شتێک نەماوە لە ناوێندا کە پێی وتری بەهایەکی بە نرخ بەس مادی وەکو ڕۆبۆتێک دەبێت لە سعات 6 بەیانی و ئیشکە تاوەکو 6 ئێوارە ئەوە سیستەمی ئەلمانی ئەمە سیستەمی ئەلمانی ئەوەیە بێگومان بۆرە دکتۆر باسی خێزانت کرد ینی خێزان لە ڕوانگەی ئیسلامدا چۆنە و لە ڕوانگەکانی دیکە بەبێ ناوهێنانی هیچ بیر و بۆچوونێک جیاواز لە بۆچوون و ڕوانگەکانی دیکە لەنێو ئیسلامدا خێزان چۆن سیر دەکرێت ئەو ئەهمیەت و گرنگیدانە بە خێزان چییە؟ براکەم ڕابطەیەک هەیە کە ڕابطەی زەوجیە لە ئیسلامدا زۆر مقدس و پیرۆزە پەروەردگار کاتێک کە حەڵاڵی کردووە ینی هاوسەرگیری کە دەکرێت و لە ئیسلامدا کۆمەڵی حقوق و واجباتی داناوە ژن ئەرکەکانی سەرشانی بەرامبەر پیاوەکەشی بەرامبەر مناڵەکانی 1 2 3 ئەوەیە لە بەرامبەرشدا خاوەنی کۆمەڵی حەقەوە مافە پیاویش ئەرکەکانت ئەوەیە و کۆمەڵێک مافیشت هەیە لە بەرامبەر ئەوەکانەدا
بۆیە کە بێت و سەیری خێزانی مسلمان کەین خێزانی مسلمان زۆر ئاسوودە و بەختەوەرە زۆر بەختەوەرە بەڵام تاوەکو شەو نەبینین قەدری ڕۆژ نازانین تاوەکو ڕۆژ نەبین قەدری شەو نازانین تاوەکو نەچیتە ئەوروپا قەدری خێزانی کوردی نازانیت خێزانی مسلمان لە کوردستان بۆ نمونە ئێوارە هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە کەسابەتی خۆت دەکەیت و دەچیتە ماڵەوە ئەوە خێزانتە ئەو مناڵەکەتە کە لەگەڵ دایک و باوکردی ئەوە دایکە ئەو باوکە مەخوشک و برایە دڵخۆش ئاسوودە الحەمدلله بەیەکەوە دادەنیشێن دوو قسەی خۆش لەگەڵ یەکتر دەکەن لەوێ ئەوە نەماوە ئەی چییە برادێکم هەبوو مسلمان بوو خوا هیدایەتی دا خەڵکی سویدا وتم دایک و باوکت مسلمانن وتی نەوەڵا وتم ئەی پێکەوەن وتی نەوەڵا باوکم لە بەریتانیا ئەژیت دایکم لە سوید دەژی خۆشی من لە وڵاتێکی تر بینیم وڵاتێکی مسلمان بینیم وتم ئەوە ژیانی خێزانی وتی ئەرەوەڵا هەر یەکەمان لە وڵاتێکی تەواو لای ئێمە وتی زۆر پێکەوە ژیان نییە زۆر پێکەوە ژیان نییە خێزان بەیەکەوە بژین کچ بەلایەکدا دەڕوا کوڕ بەلایەکە باوکو دایک بەلایەکدا دەڕۆن و ئێمە چ تامێکی تدایە یعنی هەست بۆ ناکەی تۆ کەست هەبێ وەرە لەناو خێزانی کوردی مسلماندا تەماشا دەکەی هەرچی معانات و دەردەسەریەکەتە لە دەرەوە کە دەیتەوە لەولا خوشکێت لەولا براتە دایکتە باوکتە خێزانتە مناڵتە دڵنەوایی دەکات دڵت خۆشە لەوێ لە شوقەکەیدا دەمرێت کەس نییە ئاگای لێ بکە ئەو پیرەژنە مردووە ئەو پیرەمێردە مردووە یا برا بەلایەک خوشک بەلایەک بۆیە لە ئیسلامدا یعنی ماڵی مسلمان خێزانی مسلمان جەنەتێک دکتۆر ئەو جەنەتێ ئەتو باز دەکەی پیاوێک دەڵێ وەڵاهی دکتۆر ژنم هەیە ماڵ و منداڵم هەیە دەچمە ماڵێ هەروەکی وابی چوویمە سجنێ وایە ئەوەتر بۆ ئاسوودەیە نییە مەسەلەن ئەو ئاسوودە بۆ نییە کاکە شبانگیان هەر یەکێک لەو دوو سەرخێزانە کە ژن و پیاوە یا بە ئەرکەکانیان هەڵنەستاون یا هەڵە هەیە لە ممارەسەکردنی ژیانی هاوسەرگیرێتی لە نێوانیاندا هەڵە هەیە ئەمادەم ئەو هەڵەی باسکە گەورەترین هەڵەکە ئاسوودە نەمینێ وەرەگەر ئەوەش پیاوەک چ بوو خێزانی خۆی بکە خۆشی دڵخۆش بی خێزانەکەشی دڵخۆش بی خێزانێکی بەختەوە پارەم هەیە ئیسفادەی نییە سەحەتمان هەیە ئیسفادەی نابێ ئەوە بەتەنها کافی نیە براکەم بۆ نمونە لە پیاوە دەست پێ بکەن جارێ یعنی حەق ئەرچی پیاو چییە پیاو پێویستە لەسەری خوای گەورە فەرمێ وعاشروهن بالمعروف دەبێت زۆر بە چاچی بەڕێزەوە مامەڵ لەگەڵ خێزانی بکە سەیری نەکا کۆیلەیەکە سەیری نەکا لە ماڵی باوکی دەرکراوە ئەو گرتوویەتیەوە خۆی سەیری نەکا کە حەقی ئەوەی نییە کە هیچ مافێکی هەبێ بۆ نمونە بە هەر حاڵ مامەڵەیەکی چاک دووهەمیان نەرم بێ لەگەڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ رفقا بالقواریر سێهەمیان بەخیل نەبێ هەر پیاوێک بەخیل بوو لە ماڵەوەدا لەگەڵ ژن و مناڵیدا ئەو ژن و مناڵی دەدۆڕێنێ بۆ تووشی لاڕێبوونیان دەکات نابێ بەخیل بێ سێهەمیان پێویستە گرنگی بەچی بدرێت پەروەردەیەکی ئەخلاقی و ئیمانی لە ناو خێزاندا زۆر باوک و دایک هەیە تەنها ئەوەی لەبیرەتی چۆن سیارەیەکی جوان بۆ کوڕەکەی بکڕێ جلی باشی بۆ بکڕێ پارەی باشی بداتێ ئایپادی جوانی بۆ بکڕێ پەروەردەی ناکە ڕۆژێک پێ ناڵێ ڕۆڵ گیان پێویستە ئەخلاقە دوابێ لەگەڵ گەورە لەگەڵ بچووک لەگەڵ جیران لەگەڵ باوک لەگەڵ دایک بۆ پیاو کۆمەڵی حەق هەیە لەسەری بەرامبەر خێزانی پێویستە ئاگای لێبێ اینجا ڕێی لێ نەگرێ لەو مافانەی کە لەو حقوقانەی کە خۆی هەیەی پیاوی وا هەیە نایڵە ژنەکەی بچێتە ماڵی دایک و باوکی پیاوی وا هەیە دڵپیسە بەرامبەر ژنەکەی بە هیچ شێوازێک ڕێگای نادا بۆ پێویستی خۆی بچێتە دەرەوە ئەمانە هەمووی کاریسە دروست دەکەن مشکلە دروست دەکات لە جهەتی چێوە دکتۆر زۆر ئەوە بازەکەی هەست دەکەی ها پیا جاری وایە ئەوەندە بازەکەی دەرێ وەحشەکە ناو ماڵەکی ئەدی ژن بە هەمان شێوە ژن بە هەمان شێوەش کۆمەڵێک هەڵە هەیە نابێ بیکە دیسان ژن هەیە غەیرەکەی کوشندەیە غیرە ینی دڵپیسیەکەی پیاوەکەی خۆی زۆر خۆش دەوێت دەستت خۆش بە پیاوی خۆت خۆش بوێ بەڵام نەگاتە ئەو سنوورەی کە ژیان لە خۆشت و لە ویشتاڵ غیرە خۆشە بەس لە سنووردا معنا بارەکە الله فیک یعنی ئەگەر زانیت ژنەکەت تەواو غیرەی نەما ئەوە خەتەرە ئەوە ترسناکە کەواتە خۆشەویستی خۆشەویستی بۆ تۆ نەما بەڵام کە غیرەی هەبوو لە سنوورێکدا ئەگەر هۆکارێکە بوو قەی ناکە ئەمە تەلەفۆنێکت بۆ ئەرێمە چێ بە تەلەفۆنی بۆ کردی تۆزی خۆت دەڕازێنیتەوە ئەمە چیە بۆی کوێ دەڕۆیت ئەمانە خەتەرە بە هەر حاڵ دیسان هەڵی ئافرەتان هەڵنەستان بە ئەرچی پیاو ینی گوێڕاڵی ناکە هەیە دەڵێ پیاو سالاریم قبول نییە ینی قبولی نییە پیاوەکە فەرمانێکی پێ بک بڵێ لە ناو ماڵدا دەبێت کچ ئاوا بکە کوڕ ئاوا بکە نابێت من خۆم دەزانم تۆ بۆ نییە تەدەخولکەی و خاڵێکی گرنگیش کە هۆکاری ئاسوودە نەبوون و بەختەوەر نەبوونی خێزانەکانە
چوونە دەرەوەی ئافرەتان زیاد لە پێویست یعنی ئافرەتێکە لە بەیانیەوە دەچێتە دەوامەکەی تا سەعات 2 3 دێتەوە بە ماندووی بە شەکەتی تااقەتی هیچی نەماوە پیاو دێتە ماڵەوە نیۆڕۆ نەچێشتێکی گەرم هەیە نەماڵێکی ئیسراحەتی هەیە بۆ وەڵام من خزمەتکار دەگرم خزمەتکار جێگای خێزانی خۆی بۆ ناگرێتەوە بۆیە ئەو ئافرەتە دەوامەکەی دەستکەوت فعلا بەڵام لەوانەیە پیاوەکەی لە دەستدات ئەو پیاوە خێزانی خۆی بۆ ئەوە دەوێت دڵی خۆشکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئافرەتی باش ئەوەیە ئیدا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە کە تۆ سەیرت کرد دڵت خۆشکە و ئیدا ئەمەرتەها ئەطاعەتکە کە فەرمانت پێ کرد گوێڕایەڵیت پێ بکە و ئیدا غیبتە عنها ئەی کە سەفەرێکت کرد دوور کەوتیتەوە واجبت هەیە دەوامت هەیە حەفیظەتکە فی نەفسیها ومالک هەم دەتپارێزێ لە سمعەت و کەرامەتی خۆی و هەم ماڵ و سامانیشت دەپارێزێ هەیە ئەوەندە تەڵەباتی هەیە ئافرەتی وا هەیە ئەو پیاوە داماوی جێش کردووە بە هیچ فریان ناکەوێ وەزیفەی چییە وەڵا پیاوەکە گەری شتری بکەی باشترە سیر ناکەی جیرانەکەمان ناو ماڵیان چۆنە سیر ناکەی مۆدیلی سیارەکەیان چۆنە تەڵەباتی ئەوەندەی ئەو پیاوە بێزار دەبێت بۆیە خواخوایەتی نێتەوە ماڵەوە دەزانێت بێتەوە ماڵەوە بۆڵەبۆڵ دەست پێ دەکات ئێمە هۆکارە بۆڵەبۆڵ گوناحەیانی والله ئەو بابەتانە دووسەرەیە مەسەڵەن دەبێ هەردوو لە حەق و مافی یەک بزانن ألا بذكر الله تطمئن القلوب الله لسرتا باس ما كرت ما شاء الله إيرب بري كتاب وعلمه الله حتما دبي تفسيري تدابي أكيد هذا بشنيارك هردو الشام قبول كان شيء خير بودنجا خوشي خود سن آتيكي قرآني بيروز بابعش لا والله برام سن آتيكي قرآني بيروز هذا يبخيني ناخوشش بيهلي سن آتيكي قرآني بيروز براشم با تفسير كردية كي بخينتو لا والله زاجر يك ئەم پێ خۆش ئەگەرت ڕازی أو زەگەر وهذا تفسيره يا الله تفسيري زور لهذا كم كان بيد أساي ئەوە تەفسیری سواتە من ئاەتێک زۆر حقیقەتەن باش. کاریگەری لەسەر ژیانم هەیە حەزەکەم ئاەتە بخوێنەوە و تەفسیرەکەی بکەین بۆچی ئەو ئاەت کچە ئاەتێکە زارێ بە سوورەتی تەوبە بکەرەوە زەحمە نەبێ سوورەتی تەوبە ئاەتی سەد سوورەتی تەوبە ئاەتی سەد بو أم آيات دكتور ئێستا پێت دەڵێم بۆ بابوومان بخوێنێتەوە ئینشاءڵڵا پێت دەڵێم بۆچی یعنی تایبەتە پێمان دەڵێ تایبەتە ئەگەر وا بکەین چکە باسی بەهەشتمان کرد وانە ويا کەس هەیە حەز نەکە لە دنیا و لە قیامەت خوا ڕازی بکات ینی خوا ڕازیمان بکە و لێشمان ڕازی بێ زۆر گەورەیە گەورە نییە هاواتی ئێمە طبعا اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة أو حسنة آخرة حتما دبي بهشت بي حەسەنەی دنیاش ینی خۆشە ئینسان يعني أجر خوا لێ ڕازی بێت أي. خوا لە تۆ ڕازی بێ وخوای گەورە تۆش ڕازیکە یعنی بچی ڕازی دەکە ئاواتی خۆشت چییە کە حەڵال بخوای گەورە بەنسیب بکە يعني الدنيا جذبت بهشت دنیاش أو زهيرة برسيارك دروز ابن تيمية رحمة الله عليه بفرمي إن لله في الدنيا جنة من لم يدخلها لن يدخل جنته في الآخرة لدنيا دا بهشتك هي كسينة تناويوها لقيامتك ناش تناويوها جنة الطاعة جنة الطاعة آدم لو جنتي دابو يعني لا أو جنة مكان ينالين جنتي شي روحية باش. إنسان كتياي دا نبت لنا وطاعة إخوانا جيت أو الدنيا بناش بهشتي بابا آدم مال لك شهام بهشت بو أما هاد بهشت بوا أكيد بهشت بوا أو بهشت أما أو خدتشيني إن شاء الله إخواني جورو بنسيب مانكا أماش بلغي لسرتشي لسرشي بلغي لسري كلا أصل دا إخواني جورو إمي بو بهشت دروس كرت أي بو بلان بهوي تاوانا واللي يدرشون يستان رجال نشان داوين بو رجال بس ناويو موضوع بو بس دعاي أو زمان ما بعرف يفرموا لك النبي صلى الله عليه وسلم بس كم دعاي بخينه الراس يعني صحيحة يعني ضعيفة أما تشيا أما كاكسامية كاكسامي جام خير بي ولا ورزش ديو كاكسامي ديارة تمام يلا توقف كلا قريان عفري ديلا مو بالروشي كاكسامي انجابرو لو يداني شباشا كتوال برامج كتوال دقم جاوة ديباب عقلي عقلي ورا الأيمن يلا علي ليك يا كلا عيشة يلا ولا خذ ببا ولا بس ابرة أو فرمود ناظم صحيحا فيها ما لا عين رأت الله. ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر أنا والله أنا مش بشر دابا خزمتت كم أي يعني بهشت أو بهشتي كذا تشينا وناوي أي خواهي گەورە بەنسیب مانکە یعنی خۆشی وای تێدایە بە جۆرێک کە نە هیچ چاوێک بینیوێتی نە هیچ گوێچکەیەک بیستوێتی وەرە بە خەیاڵ هیچ کەسێکی داهاتووە یعنی چی ئەم قسەیە
ئێستا کە بێت و بۆ نمونە لە سوشیال میدیا بنووسین لە هەر بەرنامەیەکی سوشیال میدیا بڵێن خۆشترین شوێنتان بینی بێ زەحمە نەبێ ناوی بێن و ڕسمەکەیمان نیشاندن شوێنی زۆر خۆش باز دەکرێت وایە لەوانەیە من و تۆ شوێنی وا ببینین کە نیشانمان دەدەن سەرسام بین پەروەردگار دەفەرمێت لەوە خۆشتری لەیە ما لا عین ڕات هەرچی خۆشیەکی دنیا کە بیندرابێت بە چاو بیندرابێ بەهشت خۆشتری تیادایە لەوانەیە هەندێک شوێن من و تۆ نەمان بینی و بەس بیستومانە دەڵێن زۆر خۆشە بەهشت لەوە خۆشتری تێدایە هەندێک شوێن نەبیستراوە نەبیندراویشە لەوانەیە خۆمان بێن ئێستا جیهانێکی خەیاڵی دروستکەین بڵێن ئەگەر بێت و بەهشت ئاوا بێ زۆر خۆشە لەوەش خۆشترە لەوەش چۆن بڵێ ئادەم سەر بەشێکی دیتی بەشەکی نەکەێتەوە برۆ ئەو ئاەتەی زۆر هەڵی بژاردووە ئەوەیە ئەوەڵ بالله من الشیطان الرجیم وڵا برا دەنجی خۆت خۆشە بۆشمان بخوێنێت ناخر دەمەوێ ئەو هابێت دەمەوێت قسە لەسەر ئەو ئاەتە بکەیت أعوذ بالله من الشيطان الرجيم والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحت الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم تفسير كمان بو بخينا انجام قصير سردك جاتو بدن والله ورتل القرآن ترتيلا فين موت أبا دكتور جان بلا من دنجم خوشنيا دكتور جان يا الله يا الله أعوذ بالله من الشيطان الرجيم والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم تفسير كما بخوين توا ئەو کەسانەی یەکەم جار پێش خەڵکی کەوتن لە ئیمان هێنان بە خودا و پێغەمبەرەکەی لەو کۆچەر و مهاجرانەی کە قەوم و عاشرەتیان بەجێهێشت و بەرەو مەنزڵگەی ئیسلام دارولئیسلام ڕۆیشتن هەروەها ئەو پشتیوان و ئەنساریانەی پشتیوانی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلمیان کرد بۆ سەرکەوتن بەسەر کافر و بێبڕوا دوژمنەکانی هەروەها ئەوانەی بە چاکەت بە دوایان کەوتن لە بیر و باوەڕ و قسە و کردەوەکان بە مەبەستی ڕەزامەندی خدا و خدای بەرز و مەزن ئەو کەسانە خدا لێیان ڕازیە لەبەرەوەی تاعەت و بە فەرمانی خدا و پێغەمبەرەکەیان کردووە ئەوانیش لە خدا ڕازین کە لەسەر تاعەت و ئیمانیان پاداشی داونەتەوە هەروەها بەهەشتانێکی بۆ ئامادەکردوون کە لە ژێر کۆشک و تەلار و دار و درەختەکانیەوە جۆگە و ڕووباری پێدا دەڕوات کە بۆ تا هەتایی تێیدا دەمێننەوە ئەمەش سەرفرازی هەرە گەورەیە ئەم ئاەتە تەسکیە و بە پاکدانانی هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و بە ئەهلی دادگەری دانان و ستایشکردنیانە جا لەبەر ئەمە ڕێزگرتنیان لەسەر لە بنەماکانی ئیمانە الله دەست خۆش بێ برای من ئەم ئاەتە پێویستە هەموو موسڵمانێک بیزانێت تێی بگات تەطبیقی کا لە ژیانی خۆیدا چێ هەیە موسڵمان بێت بە ئاواتی ئەوە نەبێت خوا لێی ڕازی بێت خۆی پەروەردگار ڕازی کات ئەوەندە پاداشتی بداتەوە دڵی خۆش کات خۆی گەورە بیخاتە بەهەشتەوە بە بەردەوام وەخوای پەروەردگار ئەو سەرکەوتنە مەزنەی بەنسیب بکات چونکە دنیا تاقیکردنەوەیە چێ لێی دەردەچێ ئەوانە لێی دەردەچن کە فەرمووی ذلك الفوز العظيم چێن ئەمانە براکانم فەرمووی دوو صنفن یەکەمیان والسابقون الأولون ئەوانەی کە پێشینە چاکەکانن پێشینە چاکەکانی ئومەتی ئیسلامی چێن من المهاجرین والأنصار مهاجرەکان کە کۆچیان کرد لە مەکەوە ئەنساریەکان ئاهلی مەدینە بوون ئەمە سابقینیان پێ دەڵێ پێشینە چاکەکان دوم صنف والذين اتبعوهم بإحسان أو مسلماناني كشوين أوان دكون تا ڕۆژی قيامت رضي الله عنهم ورضوا عنه خواليان رازي بوا آية بو إيما دكريت دتوانين ببينا سابقون دتوانين ببينا صحابي ناتوانين صحابة وانا بو نقل في عمر صلى الله عليه وسلم بس دتوانين شويني أوان كوين وهي هر مسلمان أي لأجر پاداشت لأجر پاداشت تو خواهي قورا لەگەڵ ئەوان حەشرت دەکا لەگەڵ ئەوان لێت ڕازی دەبێت لەگەڵ ئەوان دەتخاتە بەهەشتەوە ئینشاءالله کەواتە هەر موسڵمانە دەوێت خوا لێی ڕازی بێ
دیندارەکەی چۆن بێ بە گوێرەی کام فکر و فەلسفە و گروپ و فرقە و حزب بێ هیچی نا والذین تبعهم بإحسان شوێن سەحابە کەوێ شوێن مهاجرین و ئەنسار کەوێ دینەکەی وەکو ئەوان بێ نەک دنیا کارەبا هەیە تەکنۆلۆژیا هەیە تارە سارە کەیفی خۆتەوە مشکلە نییە بەس دیندارەتی من بە ئەو دینە بێ کە سابقون الأولون سەحابە لەسەری بوون تابعین لەسەری بوون خوا لێمان ڕازی دەبێت اللهم بۆ ئومێدین انشاءالله پێش ئەوە گوتت باسەکە خۆش بووم باسی بەهشت بکەین بەڵام با ئەو پرسیارە بکەین ئەو جە دەچێن ناو بابەتی بەهشتەوە زۆر کەسەیە ینی دەپرسێت یاخود دەڵێت ئەنی دینداری کاکە ئەمن لە بینی خۆم و خوای خۆمە تەواو ئەمن بەو ڕێککەوتنە کە لە دڵ و دەرووندا هەیە ئەم لەگەڵ خۆی خۆم ڕێک دەکەوم جا بەو بیر و بۆچونەی کە خۆی باوەڕی پێ هەیە یاخود تەنانەت ئەگەر مسلمانێکیش بێت دەڵێ ئەمن عیبادەتی خۆم ئەوەی کە هەیە لە بینی خۆم و خۆی خۆمە ینی جا پرسیارەکە ئەوەیە فعلا ئیسلام تەنیا ئەوەندەیە کە تۆ لەگەڵ خۆت و خۆی خۆتە یاخود پەل دەچێشێت فراوانتر دەبێت بۆ کۆمەڵک بابەتی دیکەش مەسەلەی حکومکردنە مەسەلەی کۆمەڵک بابەتی دیکە ئەمە چۆنە کە سەیری ئاەتەکانی قورئانکەین کاتێک کە دەفەرمێ و ئەقیم الصەلاة دوا بەدوای دەفەرمێ و ئاتو الزەکات ئەقیم الصەلاة عیلاقەی بینی خۆت و خوای گەورەیە ئەی و ئاتو الزەکا یارمەتیدان و بەهاناوە هاتنی چێیە خەڵکە فقراء و مهاجرین و عفوا فقراء و مەساکین و قەرزار و ڕێبوار و پەککەوتە و پێدا بڕۆ هەر سنفەکە کەواتە ئیسلام وامان پێ دەڵێ خوای گەورە لێ ئێمە دەوێت بینی خۆمان و خوا چاکەین ئەقیم الصەلاة بینی خۆمان و خەڵک چاکەین بە بەخشین و چاکەکاری لەگەڵ مرۆڤەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێمان دەفەرمێ اتقی الله حیثما كنت تەقوای خوا بکەن هەر کوێیەک بیت نەک تەنها لە مزگەوت لە خوا بترسی و چوویتە وتێلێک خوات لەبیر نەمێنێ حیثما كنت واتبع السيئة الحسنة تمحوها خراپە چاکەی بە دووادە بکە اینجا دەفەرمێ وخالق الناس بخلق حسن مامەڵەت لەگەڵ خەڵک بە ڕەوشتێکی جوان بێ کەواتە ئیسلام هەردووچێتی ئیسلام تەنها بینی خۆت و خوانیە ئیسلام بینی خۆت و خەڵکیشە کە بڵێن وەڵا کاکە بەس ئەو نەزڕەی عەلمانیەتەوەیە فەصل الدین عن الحیات دین لە ژیان جیاکرێتەوە بەس خۆت و خوا باشە ئەی حیات چێ ڕێکی خا حیات چێ ڕێکی خا من لەگەڵ باوکم چۆن بم لەگەڵ دایکم لەگەڵ خێزانم لەگەڵ مناڵم لەگەڵ ڕەفیق و برادەرم لەگەڵ جەرائیم و تاوان کە کرا چۆن چارەسەری بکەم مامەڵی لەگەڵ بکەم ئەی چی حەڵاڵە باشە بۆ کۆمەلگا چی زەرەری هەیە چی ئەوانە دادنێ ڕەنگە لە بیر و بۆچونەکانکە بڵێ یاسا هەیە ئەمە دەستور ئەم یاسای چی دادنێ زەید و عەمرێک دایدنێ کە خوا دروستی کردووە ئەلا یعلم من خەلق دەڵێن هەر کاتێک زەید و عەمر کە ئێوە یاسا دادنێن کە زانیتان ئێوە بەرنامەی ئێوە بڕیار و یاسای ئێوە لە بڕیار و یاسای خوا چاکترە حەقی خۆتانە لەوانەیە بڵێ ئاخر ناگونجێ دەڵێن ئەو خوای کە تۆی دروست کردووە چەندێ بە جوانی دروستی کردووی ئەویشە بەرنامەی بۆ داناوی جیاوازی و بەراورد لە نێوان یاسای مرۆڤ لەگەڵ یاسای خوا دەزانی وەکو چی وایە وەکو دەستێکی سەناعی کە بڕابێتەوە دەستی سەناعی دروستکەن لەگەڵ دەستی طەبیعی خوا دروستی کردووە ئەم دوانە زۆر لێک دوورن زۆر بەرنامەی مرۆڤ لەگەڵ بەرنامەی خوای گەورە ئاوایە فەرقەکەی بەو شێوازەیە تمام دکتۆر بچینە بەهشتێ ئەمدی هەمیەتین بۆ بەحشتێ ئینشاءالله بەستەگوت وأقيموا الصلاة وآتوا الزكاة أسبيتشك هم صار زكاة بروستم مثلا چونكي وقت زكاة دانية مثلا رمضان بو چه تشتكي ناچه بتو زكاة بدي مثلا كبريك ايش دكا ايشي خوي هي باش للسوشيال ميديا يعني تزانم دكانة شي هي يعني كنالة شي هي مثلا بحسابي خوي خير لو كنالة بلا دزگاهی خير خوازي دزگاهی خير خوازي عافية آية دكري زكاة خومان بيدين او دزگاه خير خوازية يعني هر شوينة خير بلا دكاته وبع اعتقادي خومان يعني او شوينة لكن أصناف زكاة هشتن خايف يرد فرمي إنما الصدقات للفقراء والمساكين تادي تسرشي وفي سبيل الله لبيناوي خوا لري خوا هشتك لري بلاو كرنوي ديني خوابه سرخستني ديني خوابت ودفاع كردن لديني خوابه أو زكاتي بو دروسته ودشيت نمونة مثلا أو آياتا زوريني مفسرين تفسيري دكن دلن أما بو جهاد لبيناوي خوا آي أمرو ئێمە لە ئەمریکا چۆن جیهاد کەین بە تفەنگ و کلاشینکۆف و RPG جیهاد دەکرێت یا بە داعوە بانگەوازی دەکرێت داعوە بانگەوازیە بڕۆ رووسیا بڕۆ ئوسترالیا بڕۆ ئەوروپا ئەوەی ئەمڕۆ داعوەی ئیسلامی دەکرێت و ئیسلام بڵاو دەکرێتەوە
أو جهادي كذكري جهادي دعوية جهادي تشكو سلاح نية يعني أمره بين ولا كاكا دي خواي قوري الصنف شي زكاة بو جهاده إيه كام جهاد يعني بلن كاكا دي خلق ولا أمره إما لمزقوتي بهشت باركو دكين أو تشكو تفان جي بي دكرين بو جهاد جهادي شيء دكي اللي قلت شيء يعني برامبر شيء دوستوا أوي أمره هي غزوي فكري هي غزوي شيء فكري هي لسر آستي جهان دش بإسلام بود دەستگای خێرخوازی و هەر شوێنێکە خێرتر ئەگەر حەزبێکی ئیسلامی بێ دەرگای خێرخوازیە کەناڵی ئاسمانیە رادیۆیە هەر جهتێک دەستگایەک شتێک کە فعلا ئیسلام بڵاو کاتەوە خزمەت بە ئیسلام کە وەکو خۆی دروستە زەکاتی حەزبی جهادە کە ئیسلام وەکو خۆی بڵاو کاتەوە کە خەڵک بانکە بۆ کوتلەیەک و پارچەیەک نا انجا پروردگار القرآن ده لسورة فرقان ده فرمي وجاهدهم به أي بالقرآن جهادا كبيرا بوج قرآن جهادك يعني بيج أو بفرمي بتشك جهادك سورة فرقان سورة شي مكية أو كانت جهادي شك داريا نبو فرمي بقرآن جهادك بذكر إخوة أي طبعا بويا بلاو كرنوي الدين إخوة كنا بحثي برا بيج بسينا بهشت ما تأخير بسينا بحثي قال قلت كوملا مرحلة ما لا هردنا بس باكورتي بوي زمرة بسينا بهج إن شاء الله مسألة الزكاة خلقان كان ضلين أما مسلمان شو بلام نايدا يعني الزكاة نادا بنداني الزكاة يعني أو كسب بي بابلين جناح باركي لتأستك جناح باركي ونجشتو بي كافر نبو بلاي كافر بوا بلام شون هاي براي كافرة يعني اشتك كم ترى اشتك أول أجر لا بوشي تاوسنوشين إيدات كبارك أجر باورة يعني استهر بناية كتماشى ذكي بون من تشوار باي بينش باي هبت تو باي يعني ليدر كي تو فريدي خلل دروز دبت خلل دروز دبت بو إسلامتي مروف خلل شيء زور قوري لي دروز دبت كباي شيء دركي ورا كام عمارة قوري ديبيني بابلين للشاري هولين بابلين لولاته برج خليفة يك باي لجير دركا چی لێ دێت کۆتایی پێدێت مەڵ آخر چوار پایی ترماوە نابێت ئەوەش ڕوکنی ئیسلامە دکتۆر کلیلێت بە هەشتێ نەدەستێ چعب دێت خودێ دانا هەر خودێ چێکری هەر خودێ دەبڕێت کێ بستە بە هەشتێ کێ بستە جانەمێ بەس بۆ سەد بێت قورئان و فەرمودێت پێغەمبەری دەهات بێت سەڵات خود سەر بن کی و چاوە دێشتە بە هەشتێ و کی و چاوە دێش بە هەشتێ دیر کەوت ئەمە ئەم vê دەست پێ بکەین کۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات چ تشتێک خودێ نەکرد دێوەکرد بسڕمانەکەش بە هەشتێ دیر کەوت باش گەورەترین سەبەبی چوونە بەهەشت ئیمانێکی تەوحیدیە ئیمان بەڵام بە موحەدی تەوحیدی خوا بکەیت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من مات وهو يشهد أن لا إله إلا الله دخل الجنة إنسان مرد بەڵام شایەتی بە لا إله إلا الله دابێت لا إله إلا الله هیچ پەرستراوێک حەق نییە کەس نەپەرسترێت جگە لە الله دەچێتە بەهەشتەوە نەیفەرموو ئیبتیداء سەرەتا يعني ئەوە ئیلا ئەو کەسە شایستەی بەهەشتە تاوان و گوناهی گەلێک زۆر بن پێش ئەوە خوا عەزابی بدا ئەوە تحت المەشیئە خۆی دەزانێت بەڵام ئیلا ئەو کەسە دەبچێتە باشتر بەفەڵی دکتۆر ئەگەر نوێژ و ڕۆژیشی نەبێت تەنیا بە وتنی ئەو لەفزەی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەگەر با بڵێن ئیلتیزاماتی دیکەی دینیشی نەبێت هەروە دەبێت مەسەلەی نوێژ دیسان دەڵێن ئایا تەکاسولەنە یا جوحودەنە ئەگەر باوەڕی پێی نییە کافرە نەوەڵا برا کافرە بەڵام باوەڕی پێیەتی نوێژێک دەکا یەکێک ناکا تەمەڵی هەیە أو ناتوان بلين كافرة حديث العهد بيننا وبينهم أصلا فمن تركها فقد كفر أو ترك لما تبي إمام شافعي دا عقيدة إمام شافعي كتفسير فرميت تركي اعتقادية سستي بستي استابون منا يوسف عليه الصلاة والسلام فرمي إني تركت ملة قوم من دين قومكم بجيهشت كآواب تركت أو ترك بس ترشي عملي بو يا بعقيدة جوازي لو ديني أوان هنا أبو دينة شوتا كان بعقيدة جوازي لي أنا أبو جاء من تركها يعني اعتقادا جوازي لي بينه أما تكاسلا وازي لي بينه أو كفرة ولم كفري عملية نكفري اعتقادي بيلا دين درناچه كفر دون كفر رحمة الله به كواتا قورتين سببي شون بهش توحيد خوابة لبدل بدلوا بزمان بلاشا بلا قورتين سببي شون جهنميش محروم بون بهش ديسان ضد توحيدك الشركة يا الله صلى الله عليه وسلم من مات وهو يدعو لله ندا دخل النار هر کس مرد لقل خوا هواري كربيته يكي تر يكي تري فرست به اعتقادي بشتي تر بجل الله دخل النار يكسر بجهنم بان يجي كربي باروج يقول في سودينيه شريك بو خوا دانان خوا يقول فرمي انه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنه بس شريك بو خوا داني خوا يقول بهشت لي حرام يعني مشروب خور ومأواه النار لو مجلس الزنا كار دروزن اوانا
زیان لە بەهشتی دەبتەوە. ئێستا کە شتێکت پێ بڵێم لەوانەیە بەلای بەڕێستانەوە یا بەلای بینەرانەوە سیر بێ یا الله مەشروب خۆرێک گوناهەکەی کەمترە یا ئەو کەسەی دەڵێ غەوسی بەغدا هاوار یان بە گۆڕی بابم تێگەیشت ئەوەی کە دەڵێ غەوسی بەغدا هاوار تاوانەکەی زۆر گەورەتر لە مەشروب خۆرێک بۆ یەکەمیان شێخ عەبدولقادر غەوس نییە غەوس ئەڵڵایە غەوس یانی ئەوی بە فریای ئینسان دێ إذ تستغيثون ربكم ئەوەی کە ئیستیغاثەی پێ دەکەن فاستجاب لكم چێ غەوتە چێ بە فریای مرۆڤەکان دێ الله الصمد بەس ئەو خوای جێگای نیاز و ڕاز و ئومێدی ئێمێ بەس ئەڵڵایە کەسی تر نییە تۆ جارێ یەکەمیان عقیدەت وابێ مرۆڤێک غەوسە ئەو خۆی لە خۆیدا کوفرە تەشبیهی مەخلوقێکە بە خالق دووهەمیان داوای لێ دەکەی داوا الدعاء هو العبادة لی دەپاڕیتەوە نابێ ئەوە شەریک بە خوادانانە بۆیە تاوانی ئەوە گەورەترە لە تاوانی مەشروب خواردن کە مەشروب خواردن گوناهی گەورەیە بەڵێ بۆیە هەموو تاوانێک بۆی هەیە خوا لێی خۆش بێ زیارەت بەس شیرک نەبێ زیارەتکردنیش زیارەتکردن قەیناکە ئاساییە کەسێک چۆن زیارەت دەکات زیارەتی مردوو دەکەی زیارەتی پیاوچاکان دەکەی زیارەتکردن دوعا بکەی بڵێ لەبەر خاتری نابێت. فلان پیاوچ لەبەر نییە خاتر ئەمە نییە لە ئیسلامدا یەک ناتوانی بڵێ لەبەر خاتری پێغەمبەریش صلی الله لەبەر خاتری عليه وسلم پیامبەریش کە خاتری لەسەر سەرمانە بەڵام لە قورئان و حەدیثدا نەهاتووە دەی بڵێ بۆ خاتی ناوجوانەکانی خوا صفاتە بەرزەکانی بۆ خاطری ئەو ئیمانەی هەتە ربنا آمنا فاغفر لنا بۆ خاطری ئیمانت بۆ خاطری عملی صالحت ئەو سێ کەسەی چوونە شکەوتەکە و بەردەکەیان بەسەردا بەربەوە ئەوە یا کەسێکی زیندوو دوعات بۆ بکە ئەمما خوای بۆ خاطری زەید و عەمر زەید و عەمر لای خوا بەڕێزن بە تۆ چی بە تۆ چی ئەنا خەڵەکە لە خوای بارم باری بۆ خاطری ئەم مناڵانە نابێ غەڵەتە نا يعني بخوای رحم بمناوكي او جواز يعني كسك لجياندا انا ما بي بڵێ لەبەر خاتری مثلا فلان شيخ اجا ان الله لا يغفر ان يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء خوای گەورە بەس لە شیرک خۆش نابێ کەسێک گوناهەکانی دیکە خۆش ئەوەیتر لمن يشاء يعني تحت المشيئة بۆی هەیە خوای خۆش ئەوە چکە باسی مەشروب خۆرەوانەشم کرد لە مەجلسە ئەی ڕۆژان قبوڵە پێش ڕەمەزان دەست پێ بکە شەوەکەی مەشروبی خۆی خواردەوە گوی سبە یا خوا نیەتم هینا بە ڕۆژدەم کابرای دەڵێ نا ڕۆژ و نوێژی وەڵا برا من ئەوەی کە مەشروب دەخواتەوە نانی تەسیر لە نوێژەکەی دەکات بێگومان بەس لەگەڵەوەشدا پێی ناڵێن نوێژمەکە ڕۆژ و مەگرە نانەبا بیگرێت ڕۆژوو بگرێت بەشکو ئینشاڵڵا وردە وردە ئیمانەکەی دڵی بەقوتر بێت لە هەوا و نەفس و شەیطانەکەی وازی لێ بێن ئەگەر ئەو گوێ بگرێ ئەو هەستێ هەبێ بۆ نمونە کەسێکی کە مەشروب دەخواتەوە ئەن جۆرەکانی هەمووی مەسەرەن گوێی لە قسەیەکی بەڕێزت بێت مەسەرەن چی پێ دەڵێ پێی دەڵێ کە ئیبادەتت قبوڵە ڕۆژوت قبوڵە نوێژت قبوڵە چۆنی پێ دەڵێ من پێی دەڵێم ئەی برای مسلمان بە مسلمانی دەزانم با مەشروبێش بخواتەوە هەر مسلمانە برای مسلمان ئەو کارێک کە تۆ دەیکەی دڵنیا بە 100% خوای گەورە لێت تۆڕەیە دەبێ ئینسانی عاقڵبیر لەوە بکاتەوە ئەگەر سەرۆکی وڵاتەکەت لێت تووڕە بێ شخصیەن لە تۆ چەندێک خەفەت دەخۆی چەندێک دەترسی لە ژیانی خۆت فڵانەکەس لێن تووڕەیە ئەی کە ڕەب العالەمین لێت تووڕە بێ کە ژیانت بەدەست ئەوە بە هەر لەحزەیەک دەتوانێت بدمرێنێ ژیانی مناڵەکان و مردنی مناڵەکان بەدەست ئەوە بەهشت و جەهەنەمت بەدەست ئەوە بۆ کارێک دەکەی کە خوا لێت تووڕە بێت بۆ تۆبە ناکەی دەست لەو شتە کێزەوەڵاگریت ئامۆژگاریەکە وەکو ئەوەی ئەگەر ئەو بێوە بزانێت ئەو ڕۆژوەی دەیگرێ قبوڵە یاخود نوێژەکانی قبوڵە ڕۆژی قبوڵە انشاءالله بە ئیزنی خوا با ڕۆژەکە بگرێت و نوێژەکانیشی با بکە ڕۆژی بگرێت قەت ناڵێن لەبەر ئەوەی کە تۆ تاوانێک دەکەی واز لە خواپەرستی بێنە بەردەوامە لە خواپەرستی انشاءالله خوای گەورە یارمەتیەدا واز دێنێ لە ئەوان فرسەتی چوونە بەهەشت زیاترەیان جەهەنەم چوونە بەهەشت زۆر زیاترە بۆ کاکە ئێمە حەسەنەیەک کەین جارێ نەکبیکەین بەس نیەتی کردنی چاکەیەکمان هەبێ ئەگەر نەشیکەین خوای گەورە حەسەنەیەکمان بۆ دەنووسێ ئەی کە کردمان ئەو کاتە خوای گەورە بە دەقات تا حەفتاقات تا حوسەت قات بۆمان دەنووسێ هەست دەکەم زۆر باسی بەرفراوانی بەهشت کرا بەس ئەوەندە باسی جانم نکرا کە زۆر مۆزایی کە باس ماکەم زۆر حەزم لێوە پرسیاری لە دکتۆر بکەم خزمەت بکەم برا حەدیسەکە تاوەکەم ئەی ئەو کەسەی نیەتی خراپەیە ئەگەر نەیکە خوایکی لەسەر ناموسی ئەی کە کردیشی یەک تاوان لەسەر دەنووسی باش سەیری ڕەحمەتی خواکە باشە دکتۆر بۆ نمونە کەسێک یا ئەڵڵا چی تەحازە نوێشکەرە تەواو ینی یەکتا پەرستیشە باشە عەقیدە و ئەوانەی هەمووی تەواو نوێژ موسڵمانێک و تەواو بەڵام گوناحی هەیە بە گەورە و بچووکیەوە باش گوناحی هەیە
بون منا سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ئەوەی کە باز دەکرێت لە فەرمودە سەحەکان ئەجر و پاداشەکەی بەقەدەر ئەرز و ئاسمانەکانە کە لە ژمار نایێت. باشە خراپەیەک گوناحێک لە بەرامبەردا چەندە یەکە یعنی بۆ نمونە کەسێک با بڵێن چەند خراپەیەکی هەیە سێ گوناحی هەیە لە ڕۆژێکدا و لە بەرامبەردا 100 جار دەڵێ سبحان الله وبحمده کە هەر جارەشی بۆی بە 70 حساب دەبێت یا زیاتر ئەوەندە حساب دەبێت ئەگەر بەو حسابەتێکی دێنەوە من ئەها بێم ئەو حساباتە بکەم ئێوارێ یعنی شەوێ پێشەوەی بم بڵێم وڵای خۆیان خۆشحاڵم ئەمن گوناحەکانم کەمترە چاکەکانم زۆرترە تەواوە تەواو بزماوە براکەم هەندێک تاوان هەیە ئاگر لە حەسەناتی ئینسان بەردەدا ئەوە مشکلەیە باش بۆ نمونە مەسەلەی مەشروب خواردنەکە منوتم ناڵم نوێژ مەکە بە هەر نوێژ کات بە هەر ڕۆژ و بگرین انشاءالله بەڵام دەزانی پیامبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ شارب الخەمر لن تقبل له صلاة 40 يوما دەبێ بشیکەی بەڵام تا چل ڕۆژیش لێت قبول ناکرێت واجبەکەی دەبێ بشیکات بەڵێ إن العبد ليتكلم بالكلمة في سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في النار 70 خريفا جار الإنسان يك كلمة ترى يك كلمة شوي بينادي نازاني تشيا حفتا بايز حفتا صال برو جهنم دزبات أو كلمانا لبابة الشركة كان لبابة الشركة كان أما قلت ما قال شركنا نا هالشركنا لبابتي بون منا جنيودان لا غيبة يا بختانة أو أنا كبائر وزور خطرة لو زياتر شي مثلا برياردان لجاتي پروردگار من ذا الذي يتألى عليه يعني دروه البصن بزماني بيغمبر بناوي خوا بناوي پیغمبر صلى الله عليه وسلم يعني كابرا دو رفيق بنيشي شان زور خوا پرز بيشي شان كمتر گناهي دكر خوا پرز دك بيوت ريود كاكا بس دس هلقرا دشي والله خوا يرنات خاطر باشتوا يا الله يكسر پروردگار تو ربو فرمي من ذا الذي يتألى عليه شيء لجاتي من سوين دخوا بناوي منوا أحبطت عملك وأدخلته الجنة أو كردويتم هل وشان دواء أحبطت عملك أو أيشم خسته بهاش دواء وكما قلتي كليلة بحشت الدستة شعب دول أو كم مسألة ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوتين أوه لا والله وقت تأخير كل خير بكبسني قلنا هناك دكتور وقت لا والله حساباتك بوشي وازيك وقت ما قال زيتشو لا خدمة شلون ما شوبت بيفا في مجلس قرم مولا خده يعني استفادة بتبو بينار وتتماشون كردستان بالشارع ام قال خوش حال بين مش خوش حال وريك دوما وام بيك في مجلس قرم ان شاء الله مي خير بس ان شاء الله سبحان الله وبحمده سبحان الله العظيم هذا سبحان الله لا اله الا انت استغفرك بس باشي في بردومه دكتور قالك ممنون زور ممنون سيوج براكم بخير بين خوش حال باش يكم خوشي بيابا خوشي بردوام انه خد حس كده او باش يكم بو باش دومش هر لا استوديو سليماني كردستان مستوى كورتام جلال بردوام ليه بردوام داریم همان زل چشمان ده برده بید هر دو جوانم یانا با تو اشاکر هر دو جوانم یانا با تو اشاکر دیرم بیراسا یانا امد یمکر شای رسول الله یانا امد هر دو جوانم جانا بو تو اشاکر هر دو جوانم جانا بو تو اشاکر پیرو پیراسان جانا امت یمکر شای رسول الله جانا امت
هروك حاجيا لدور بيت الله بينبودي دارت يا رسول الله هردو جوانم يا نبوتو إشاكا هردو جوانم يا نبوتو إشاكا كيلو كيراسان يا أمة الله شاي رسول الله يا أمة الله يا رسول الله يا صلى صلوات يا رسول الله يا صلى صلوات يا كل بيدرون بداري تويا يا رسول الله هرخم بقربان شاي مدينة سرتا بابا ما يا نبي شعلاي نورينا يا رسول الله يا شاي مدينة أوي عاشقتا دغي مشكينا هردو جوانم يا نبوتو إشاكا هردو جوانم يا نبوتو إلهاكا فينا وفيراسا يا أمة إلهاكا شاي رسول الله يا أمة إلهاكا العرش عظيم تا عرش اعلام ترضي للصلوات مو رسول الله صلي على محمد وعلى آل محمد. سيدنا محمد 1000 مليون جار هزار جار وي شلوخ ديش ترازم بساقة ويفدن قهربن حالتان باشا شكور هلا دست بني يا الجماعة أخوة. تجي دستا. ويهربن قربان ما مستر جان لقال كاكا ارتين لقال كاكا احمد يا اخوة بخير يا أخوة بخير بين كاكا احمد بيان كعبة محمد محمد ايه ما مستر ختايتو أحمد محمد قصيدك معناها لا أحمد محمد هردو يقناوة صلوات ليدن لو جو تشاو اللهم صل على صلى الله محمد عليه يا اخوة يا بخير رسول الله دسا كان ما ام خير هوتين وهم خير هوتن هردوكمان بخير هاتين بو أم كناوة جوانا ومانجي بيروزي رمضان لهمو مسلمانان جيان بقشتي بيروز بيت يوش بخير بين شاركتان رونا كردينا بأي وروناك بقربانا شارع بزوج حياتك. سپاس. هلا وبرزي وسليماني تسان رنجين وجوانا من گفت خدا هست کتاب شباب پاشی ویدیو جدا بشه در بازبی همی گفت ما هول دای باشترین پیشکش کن جانترین پیشکش کن جانترین شیوه باشترین شیوه خدمت کن و افشابه جی پاشیف یا بردوام بدنگ ما مستر روان دی خدا هست کت حتی دمایی که قربانا کشواکل در زور خوشات جوانه ناس تو دو جروان ناس تو دوش إن شاء الله بالتأكيد جوان إن شاء الله ان شاء الله بشتيان بخير برو جان جام دست ببكين افا موي ان شاء الله هميون جوا مفاش طيبات شاخفنت دكتور عبد اللطيف ورقت قريدا جيانا ما بحث كرن باش كم كود قال دكتور عبد اللطيف بي باش دوم جي خد حسكت عمد انه كدس بكين طيبات يجي قريداي تندرستيه وانا تو جبري هم دس بابت التندرستيه بكين خد حسكت هم قال ما مستا رواندي بشكل مناقشه كي بكين يا الله ما مستا ما شاء الله زلا كوريا كزور جوانا بس هاكو بس سرتا وتت اما جوان تريان او دي كما بس جلا عربيه كبو ما شاء الله هر سالو بس هر سالو بجلي لا بارچاقه پانتولم لبرابو بيرار جلي عربي بو بس البيراريش عباس بيغبو تمانية كبيكو والله خوا خيري رمضان بنوسي بيكو يتلمزي كمان سپاس بخوا که اما چند سالگه ل
شاشە جوانەکەی کوردستان 24 خزمەتێکی جوانەکەین بە هیوای خزمەتمان کردێ ئینشەڵڵا دوعای بینەرەمان بەساگەر دوعایەکی پڕمان بۆ بکەن ئێمە چاوەڕێی دوعاکانتانی دوعا لە هەموو شتێکی مهم ئەرە وەڵڵا لە هەمووی مهمترە وەزعتان لەگەڵ مانجی ڕەمەزانی پیرۆز لە شاری سلێمانی تر سپاس بۆ خوا زۆر باشە و جەوەکەشی وەکو پار نییە ساڵ بۆ ساڵ ئەچینە سەرماکە و یعنی ئەو نییە بڵێ ئیتر گەرما بێ و ینی بەڕاستی زۆر بەسیتە یعنی ڕۆژ لە خۆیەوە ئاوا بێ و ئەڕوا چالاکی سپاس بۆ خوا ئەم ساڵ چالاکیم هەیە لە چەند ڕێستۆرانتێک ئەم ساڵ بەدەر لە مقابلەکان کە ڕۆشتوم شاشەی کەناڵ و تیڤەکان بەرنامەمان هەیە ئێواران خەڵکێت بۆ ئیفتارکردنەوە بۆ نمونە تۆ ئەمڕۆ هاتوودەتە سلێمانی یا بۆ نمونەیەکی جێدیا خەڵکی سلێمانی جێگە حیجزەکەن لەو ڕێستۆرانتانەی کە ڕیکلامەکەین خەڵەجێت بۆ ئیفتار بۆ نان خواردن نان ئەخوات و دوای نان خواردن خەڵک یەکسەر ناڕاتەوە یەکسەر نانێک سەری بخوا بڕاتەوە بۆ فێکی شانە دانراوە یا خواردن لەسەر تەڵەبی خۆ داوایەکەی بە پێی شوێنەکان خەڵک نانەخوا دوای نان خواردن دەکەم خەڵکەکی زۆر لەو ئاخیرانە ساڵانی کوتایی لە دەرێ نانەخۆن لە ماڵنی ئەو ڕۆژ ڕاستە یەکەم یەکەم بەرنامەمان 161 کورسی حیجز بوو 161 کورسی ئیتر خەڵک نان ئەخوا ئێمەش نان ئەخۆین دوای بانگ و ئیفتار دوای ئەوە خەڵکەوەنەی ئەڕاتەوە دائنیشێ دێمە مناجاتی ئاینیە خوێنینەوە هەموو دەربارەی ڕەمەزان زۆربەی شەوەکان دوای ئەوە خەڵکی تر هەڵەسێت چا هێنێ دەگەر بۆ فێبیا چا تەڵەبەکە شیرینی دائنیشێ میوە بە دیار مناجاتی ڕەمەزانی و دوعا و ئیفتار و ئیتر جێیەکی ڕۆحی دروستەکەن لەخوا بەزێ حەمد و سەنا بۆ خوا هەر با لەناو جەوە ڕۆحانیەکە بن هەر بالەوە بمێنینەوە بجیم جارە حەزم لێ مامۆستا ئارتین و مامۆستا مەحەمەد پێکەوە بەدەف مامۆستا گەرمی کردەوە ماشەڵڵا ئەم جارە بەس خۆتان جوابی یەک بدەنەوە لێ یا الله یاڵە مامۆستا ئارتین حەزەکەی 6 بار جواب بنەوە یا ئیتر خۆتان ڕێک یا الله 4 بە 4 6 بە 6 پێستەی مەڕە ئەمە ئەشیعەیە ئەشیعەیە هەدی ئەوەی دیکەیان ئەمە ڕیمۆیە ئەوەی تریشان ڕیمۆیە بەس ئەمە کەمباریکە ئەمە 4 سانتیمیە ئەوە 6 ئەوە خانەقاوی هەردووشی ئەشیعەیە بەس ئەوە بوومی یعنی بێزی خۆشترە وەک لەمە بەس دەست کەوتووە دەست هەیە ئێستا دەستی کاکە ئارتین ئەمەی پێەکەی تێگەی بۆ لەبەرەوەی هەندێک دەست هەیە مجموعة دفي بيناك دفي خاوة هي بيزة هي تريبلة هي الرقع طبعا سرتاوي استنباس كم رئيس صلاة تايبت أم شويش كماموستا وقال ما نيتش كلا سليمانين أوان زور مشغوبون لهولير ما نوا يا خوال رئيس صلاة تايبت ماموستا روان ماموستا ربوان فيري جيبه خوليه بس بيدي فيجر نفا ان شاء الله دقرينا والسبي أنا كنت ماموستا ڕەوەندیش حەزی لێ بوو بە جدی پێکەوە بن ئەمساڵ هاڕێکە جۆیکی ڕۆحی بوو جا هەردووکیان برای ئەزیزن بەردەوام کۆنتاکتمانەیە لە سناب لە ساکن بێکەوە لە سناب ئەکتیڤی دەست پێ بکەن جەماعەت یا الله هەر بژی
ئەی دەستەکانتان خۆش وەی دەستێک لە یاخۆ ماشەڵڵا حاڵی لێنە وەی هەربژی چۆن حاڵیان لێنە وەی هەربژی حاڵشتان ساغ بێت ئەم بچینە دەستەکانتان خۆش بێت ئەم دێ بەردەوام من خۆدا هەستکردم هەرێ پێی بم هەر نەوەستی ئیشڵا دینە هەست هەمی کردم چاوەڕێ. دا دکتۆر ژی بێت ئیشەڵڵا بە هەندێک دکتۆر هات دکتۆر خدا حەز کرد ئەفشەوە میوانەکە تەیوت مێ هەی ئێرەمان بۆ حیجز کرد لەسەر نووسراوە بەس دیار نییە کۆدی ئەفشەوە هەندێک بابەتی تەندروستیژی نەبتنەیەکی بەڵکەم چین ئیشڵا گەلەکەەوە بە حەسکین چونکی دکتۆرێمە خدانێ مۆڵ هەیە بەڵێ جزرەتر مەمەجە خاوەن ماڵە و لەگەڵ ئێمە ئەم میوانێکی لەو ئەو میوانی مە بە لەگەڵ ئێمە بەرنامەکە پێشکەش دەکات هەم پێشکەشکار و هەمیش دکتۆرە دکتۆر هەلوەست خدا حەز کرد ئەفشەوە دێت گەمەڵە هەڵوەست. فەرمو دکتۆر جان فەرمو یا الله ماڵ ماڵاتەیەکەم دیش وەی هەربژی بەخێر ئەوە چێ بسم الله دکتۆر جان بەخاڵە ئەوە چ دکتۆر سلام زانیشتی چی بووین من ئەو پەڕی تاقمم پێ یاخوا بەخێر بێت دکتۆر بەخێر جان بێت. ئەوە تەوانەوە دانیشتەکەشم لە ئێوەش مرتاحی دانیشتەکەت زۆر زۆر بێعیبە ئاستا ئەتە خۆت کەشف کرد ئەوە چیە ئەمن کورتم ماشەڵە ئەتی باڵات بەرزە بوو من دەکەومە خوارە ئەمن هەیە لە منۆ دۆنا پشت خۆ ئەمن دەکەومە خوارە ماشەڵە ناوەڵە مەسەلەوەیە تەواو دەکەومە خوارە ینی ئەوانە کوستیانم باشەتی ماشەڵڵا بەخێراتن بۆ سلێمانی ئەوەدان کردەوە زۆر زۆرم پێخۆش بووم شەو لێرە بوون بەخێراتن ئەوستا هەندرێ ئەمە دوایی کە تۆزە باسی دەمودانمان کرد یەنە سەر ئەوە ئەس ئێوەکەین کە چۆن دان بشوین دەمی ئینسان ئەوەندە گەورە نییە ئەوەنە گەورە بووە بۆ ئێمە زۆر مهمە بوو ئێمە هیوایەتمان دەمی گەورەیە وەکو دکتۆری دان الله دەبێت دەینە سووریە دکتۆر ئەو بتە ئەوکە هەمین ناوم بوونانەوە گۆشت بۆ قەسەوە عیدی تو سپاس ڕەمەزانە و ینی ددانشتن و گرنجیدان بەددان و هەموو ئەو بابەتانە هەنی ئەوە لە هەموو کاتێکدا هەر زەرورە بەتایبەتی لە ڕەمەزاناندا کە بەڕۆژوو دەبن ڕۆژوانان تا چەند ئەرکەکە ینی زیاتر دەبێت لەسەر ئەو کەسانی کە دایانوی گرنگی بەدانەکانیان بدەن چۆنە چی بکەن لە ڕەمەزاناندا بۆ ئەوی ددانەکانی کەمترین زەرەر و زیانی پێ بکەوێت تەوا جارێ پێش هەموو شتێ زۆر مرتاحم کە لەگەڵ ئێوەیەم لەم بەرنامەیە لە خۆڵی بۆ سەردانیتان هاتن ناڵێ لە بەرنامەیە شەوانە پێکەوەین و هاوکارین پێکەوە بە خێراتن سەر چاو باسی دەمودانە گەر بکەین بڕیار بێ خۆتەزانین لە مانگی ڕەمەزانە وردە بۆنی ناخۆشی دەم زیاد دەکات ئەمە یەک دوو لیک لە دەما کەمە بێتەوە لەبەرەوە جوڵەی بەکتریاکان و چالاکیان لە دەما زۆر زیاد دەکات لەبەرەوە بێ ئەگەر بڕیار بوو بێ پێشتر ڕۆژی یەکجار دەمودان پشۆن ئێستا بیکەن بە 2 جار و 3 جار ڕەمەزانە بەڵێ بە پێی هەموو ئەو فتوانەشی کە دراوە فڵچە و معجون ڕۆژوو ناشکێنێت چۆن سیواک خۆشت وەکو دکتۆرێک بەدواداچونت بۆ ئەوە کرد بەدواداچوونم بۆ کردو بێگومان زۆربەی زانان کۆکن لەسەرەوەی کە فڵچە و معجون دەمودان ڕۆژوو ناشکێنێت ئەگەر نەیخوا ئەگەر نەیخوات بێگومان و دوای تامەکەی زۆر خۆشە بە ماڵی هەرچی هەردەی خەبەر دەم پێمکە کاتەوە بالضبط لەبەرەوە کە مادام دەمودان ناشکێن ئێمە تۆزێ حەزەری ئەوە بکەین کە بۆنی دەممان لە کاتی ڕەمەزانە نەکداخۆشتر بێنێ ڕۆژوو ناشکێنێ وام وت ئەمەدا وەسفی خۆم کردتم زۆر مسەیتەرم لە بەرنامەکە بە هەر حاڵ مادام ڕۆژوو ناشکێنێ بێ ئەمە گرنگی بە شوردنی دەمودانەکەمان بین لە دوای بەربانکردنەوە 30 دقه هەتاوەکو سعاتێک دوای ڕۆژوو شکاندن یەکەم دەمودانشتمانە بێ بکەین دوای ئەوە لە دوای پاشیەوە دەمودانمان دووبارە شوێنەوە لە دوای خواردنی پاشیەوە لە ڕۆژەکەش ئەتوانی بیشویت جارێک بەڵام بۆ مەرجی زۆر زۆر ئاگاداری ڕۆژەکەت بچکە دوای و کاتە من کەفالەتی ڕۆژەکە ناکەم خۆت و زەمیری خۆ ئەمە ئەمە مۆزوعی ددانشتن ئێستاگەنە سەرەوەی کە چۆن ددانیش بشۆین لەسەر ئەو مۆدەڵ پێشەوەی بچێ سەر بدانشت دەڵێن ڕۆژوو استیفادەی بۆ هەموو ئەندامانی جەستە هەیە لە گەدەت بگرە لە چوزانم لە کلیات بگرە لە هەموو شوێنێک کە ئەستراحەت دەکە دەم و ددان و زمانیش استراحەت دەکا یان خۆی ئێمە ئەگەر بڕیار بێ مەسەن ڕۆژووگرتن هەبێ لەگەڵ ڕۆژوو نەگرتن هەبێەوە خواردنی ناتەندروست بخۆین تەڵام ڕۆژوگرتنەکە سوودی زیاترە لەبەرەوەی کە تۆ خواردنی ناتەندروستە خۆی شیرینیە خۆیت هەنێک کەس خواردنەوە کحولیەکانە خۆنەوە
ئەنێ کەسی تر بە بەردەوامی بۆن جپس و سناک و ئەم شتانە خۆن لەبەرەوە ئەگەر بڕیار بێ لە بینی ناتەندروست و ڕۆژوگرتنەکەی بێ پێکمان ڕۆژوگرتنەکە سوودی زیاترە بە ڕۆژوگرتن ئێمەش باسمان کردووە بە بەردەوامی بە درێژایی پاشی فەتاوەکو ئێستا هەم لە بڕگەکانی مەلا هەم لەوە باسیەوەمان کردەوە کە چەنە سوودی هەیە ئەمە یەکەم بۆ پاراستی دەمودانمان لە ڕەمەزانە بێ ئەوە بکەین دووەم ئەبێت لە بەربانگەوە هەتاوەکو پاشێ و 8 بۆ 10 پەرداخ ئامان خوارد بێتەوە ئێمە لەبەرەوەی ئێمە بە ڕۆژە دەمانوش کە بێت بۆ بەکتریاکان وتمان چالاکیان زیاکات کەلیک لە دەمانە بێت لەبەرەوە 8 بۆ 10 پەرداخەوە کات کە بە ڕۆژە ئێمە دەمان بەردەوامی شێدار بێ جگە لە دەم و دانشتن ئاو خواردنەوە خاڵێکی تر هەیە کە پێویستە گرنگی پێبین ئەویش پەتی دانە پێشوی بینە سەرپەت ینی زۆر کەسی وا هەیە ینی لە کاتی ڕۆژ و شکاندندا یان ماوەیەکی زۆرە هیچی پێ نەخواردو بە دەمودانەکەی شەربەت یان ئاو سارد زۆر سارد دەخوا ئەوە کاریگەری هەیە تاو لە سەردانەکە بێگومان ئێمە بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوانین کە دەمودان چکە خۆی لە پلەیەکی گەرمی جێگیرایە تۆ لە پڕشتی سارد بخۆیتەوە بەسەریە ئەو کاتانە ئەکرێ کێشەی درزبوونی دانەکان دروست بکە کێشە بۆ هەستیاربوونی دانەکان دروست بەهانی کەسە ئەڵێ دان و کلۆریش نییە و هەر لە خۆمەوە پەرداخێک ئاوی سار دەخۆمەوە چنجێکە خۆمەوە خەریکە دانمەتەقێ مۆزوعەکەوەیە کە دانی هەستیار بوو لەبەرەوە نەخێر لەگەڵەوانین کەشتی سارد یەکسەر بخورێتەوە هیچ نەبێ 5-6 خولێکی چاوەڕێ بکەنە تاوەکو بە ئاوێکی شێتێنێ شکێن چیهان بەش مەسەنە ددانەکان زووتر هەستیار دەبن هەمویان وەکو یەکن ئەسڵان ددان بەشی لای خوارەوە نییە هەمویان بڕیارەکە هەستیار بن هەمویان مەجای ئەوانتیایە کە هەستیار بن بەڵام ئەمانەی پێشەوە لەبەر ئێمە زیاتر شتیان پێشکێنین چوزانم کە شتێکە خۆینەوە یەکەم جا بەردانەکانی پێشەوەمانەکەوێ لە کاتێک ئەو کەسانی کە قوڕحی مەعیدە ئەوانیان هەیە کە هێڵن جێنەوە یەکسەر ترشەکەی ئایا لەمانە لە دانانی پێشەوە لەبەرەوەم دانانی پێشەوە زیاتر مەجای هەستیاربوونیان هەیە دکتۆر شتێکی دیکە ینی زۆر جار هەموڵا حەزم کردووە لە زۆر کەستا و خۆشم وام ینی کاتێک کە چلوورەیان شتێکی سارد گازی لێ دەگری بە ددانەکانی پێشەوە زیاتر ددانەکانی بەشی خوارەوە دەتەزێ ینی هەستیار دەبێت ئەوە لە کەسێک بۆ کەسێک جیاوازە یان هەر ئامە شتەکە لە کەسێک بۆ کەسێکتر جیاوازە بەڵام ئەکرێ هەنێجار ئێمە دانەکانی خوارەوەمان کەمێک بچووکترە لە دانەکانی سەرەوە ئەو هێزەی نییە کە دانەکەی سەرەوە هەیەی ئەمە یەک دوو دانەکانی خوارەوە زیاتر کاتێک هەنێک کەسەیە دانیان ناڕێکە ئەوانەی سەرەوە کە ئەدا لەوەی خوارەوە ئەوەی خوارەوە ئەخورێت ینی بچووک بچووکە بێتەوە ئەوەنەی تر لەبەرەوە هەستیارێکە زیاتر هەستەکەی لە لەکەینەوە چلۆرەت نەخاردووە گرێمەستیان بژنی گرێمەستی کرێمەستی ئەو کرێمستی مۆتەیە گرێمەستی ئەو چلورەیە گرێمەستی یەکەم جارە جێم لێ منیش یاوانە منیشەکەم کرێمەستی هەیە گرێمەستی ئەم بژنی گرێمەستی گرێمەستی چلورەکە ئاتی کورە پاقلاوی چ کاک محەممەد محەممەد دەڵێ فاقلاوە وەڵا لە مێژە بەس ینی ئایسکرێمەوانم خواردووە جارێ وەرزی بەس کرێمەستی دکتۆر لەگە چۆن هاتوو وەرزی سنوورە ئێستا هەموو منشتەوەکو تۆ لەگەڵ ئەو شتانە چوونی دکتۆر وەڵی منیشەی خۆم ئەم شۆ تۆ ئەم شەو بردەم لای خۆی پیاوەتیم کە شیرینیم بۆ کڕی بابە خۆی باسکە لای خۆی بردەم شیرینیم بۆ کڕی کەچی سناپی کردم ئێمەوە کابراایە هەموو شێک لە شیرینی لە سناپیش داینەوە هەموو شەوێک شیرینی نەخۆن خراپە نابێ تەسیر لێ دەکات لە تۆ نەخۆن نا وتمە بە درستی بەکەمی هەڵێ خۆشتر سناپەکە ڕێگەڵی سیلاحە بدەستی ئاگای لێ نیەکسەرەوە ماوە ناچێت بەس ئەو ئەم خۆشیان خوارد کەم کەممان خوارد ئەو کەمە چای چۆنیشمان خوارد ئەو شایەتی وایانم بۆ بە شەکرمان تێنەکە هەردووکمان وانە باش ئەوە ئەگەر چاو هەڵگرێ بێ شەکر لە بوو ددان چا خواردنەوە چا خواردنەوە خۆی بەگشتی لەبەر قاوە بێمەسەرەوە با باسی قاوە بکەین لە ڕەمەزانە حەزەکەی زیاتر چا خواردنەوە و قاوە خواردنەوە لەبەری کافاینیان تێ و کافاینیش شلە لە جستەیە کەمەکەنەوە لەبەری زیاتر میزە پێەکەن لەبەرەوە هەم بۆ ڕۆژوگرتنەکە خراپە لەبەرەوەی زیاتر تینوت هەبێ هەمیش بۆ دەمودان خراپە لەبەرەوەی دەمودان وشکە بێتەوە دیسان بەکتریاکان چالاکیان زیاکاتوە کلۆربوونی دان و بۆنی ناخۆشی ناودەم زیاکات بە ڕەمەزانە لەبەرەوە تا چاکەم بخۆیتەوە باش ئێستا من و تۆم شەوێک چامان خواردەوە بەدوو لە پاشێو نەیخوین توانانی لە پاشەویش بخۆی بەڵام حسابێکی باش بۆ دەمودانە وە بەحسێ ئەوەی کرد و داو باسی پەتم کات
باسی پەتم کرد ئێمە خۆمان وا ڕاهاتوین کە پەتی دەمودان بەکارێنین پەتەکە ئەو ئێستا پەتەکەم نەیەنا بیرم چوو پەتەکەکەین بە نێوان دانەکەیە و ئەیهێنینە دەرەوە لە کاتێکە خۆی ئەبێ پەتەکە جارێک بریتە نێوان دانەکە هەتاوەکو ئەم چاڵایی ئێرە بیبەی دیسانەوە بە سەڕ و کاری دانەکە بیهێنیتە دەرەوە چکە تانێ هێنی بە سەڕ و کاری دانەکە پاک نەبووتەوە ئاین تەنها نێوان دانەکە نییە ببیێنی بە سەڕ و کاری دانەکەشە دووبارە هەمان شوێن ئەیبیتەوە ناوە بۆ دانەکەی پاڵی خوا دکتۆر ئەگەر ها ئەزێت نەوی بۆ کامێرە بڵێ بۆ ئەوەی دیاریش بێ ئەم کامێرە ئێرەیەوە نییە ئەبێ یەکەم جار پەتەکە بریتە نێوان دانەکە دواتر واتە بە سەڕووی دانەکە ئەیهێنیت پاشان ئەیبیتە ئەم چاڵەی ناودانەکە دووبار ئەهێنیتە دەرەوە هەمان بۆ شایدانەکان ئەم جارە ئەهێنی بە دانەکەی پاڵەیە و دووبارە هێنیتەوە پێواتە 4 جار ئەم پەتە بێ بیا لە هەردوو دانەکە ئەم دیۆ ئێمە تا ئێستا چیمان کردووە تەنها یەک جار پەتەکەمان بردووەتە ناو دەرمان هێناوە ئەمە یەک ئەگەر بڕیا بێ باسی شتنی دانەکە بکەین ئەم داوای بازەکەی خەڵکی هەیە داوای ئەتیادیش بەکاردێنی خراپ نییە بێگومان هەیە دیتم تێل بەکاردێنی والله تێری یا الله پوکی ئێمە زۆر حساسە یعنی پوکی ئێمە بە ئەوەی کە ئەم فڵچەیەشی ئاوە زۆر پیابێنی تێکەچێ اینجاوەرە تۆ تەل و پەتی تیژ و ئەوانە بەکاربێنی ئەبێت پەتی خۆی بەکاربێن چکۆ پەتی خۆی هەنێکیان فلۆرایدی پێوە کراوە هەنێکی تریان شێدارکەرەوەی لێدراوە تاوەکو پوکەکە عەزێتی نەبێ بۆ دەمودانشتنەکەش بە خێرایی باسیەکەین بۆ نەدانی خوارەوە چۆنە شۆ کامێرە بێ باشترە دکتۆر من بیرمە چێزانی ئەم ڕۆناڵی لە بەرنامە ئەمەیە تەوا ئەمەوە نییە ئەبێ بیهێنی بەسەر و کاری دانەکەیە بیخولێنیتەوە و اینجا بۆ سەرەواتە شێوازێکی بازنەیە هێنی بە دانەکەیە پاشان بەرزیەکەیتەوە نەک تەنها یەک جار ئاوا بکەین ئەم شێوازە بازنەیە بۆ ئەوەیە کە هەموو ئەو بەکتریانی کە لە سەرەتی بە باشی لێبێتەوە و پاشان فڕی بیت هەموو دانەکانە بێ بەلانی کەمەوە 4 بۆ 5 جار ئەم فڵچەی بەرکەوت بێنێک یەک جار پرۆسی دانشتنەکە چەندی پێ بچێت چەند دقەیە لە 3 خولەکە تاوەکو 5 خولەکی ئەوێ پێ بچێت چکە ئێمە ئەگەر بڕیار بێ هەموو ڕووکارێکی دانەکە 5 جار ئەم فڵچەی بەرکەوێ یەکمان بە خولەکی تەواو نابێ بە سەریعی نابێت دەمودام شۆرێ واتە ئەی خولێنیتەوە پاشان بۆ خوارەوە ئەی خولێنیتەوە پاشان بۆ خوارەوە لەم خولانەوەیان نزیکی 4 بۆ 5 جار دانەکە فڵچەکەی بەرکەوتۆ بەکتریاکەش فڕیاوە لەگەڵ ئەمە مادەم هەر لەسەر شوشتنەکەین جگە لە ڕۆی ناوێ ڕۆی ناوتم لە زۆر کاتمان نەڕۆ ناوە شەر بە هەمان شێوە ناوە شەر بە هەمان شێوەیە دیسانەوە لە بنی دانەکەەوە خولانەوەیەکی پێیەکی شوازێکی لێرە ئاسانە لێرە ئاسانە بەڵام بۆ دەمی خۆشم ڕاهەتی نازانم مەسەڵەن دەمی ئەمە ڕاواکرێتەوە باش ئەوە بۆ هەموو تەمەنەکانە مەسەڵەن هەیە منداڵە بۆ منداڵ ئێمە شێوازە فڵچەیەکی ترمان هەیە فڵچەی منداڵ زۆر ئاسانە لە بازاریش دەست دەکەوێت شێوازەکەی چۆنە یەک جارەکەیتە ناو دانەکان مناڵەکە گازی لێگرێ ئەی خولێنیتەوە و ئەیهێنتە دەرەوە ینی فڵچەیەکی گەورەیە بە 4 دەوری دانەکەی لێگرێ فڵچەیەکی گەورەیە هەمووی پاکاتەوە بزەبەت مامۆستاڵم باش تێزانێ قەپی لێگرێ هەویرەش دکتۆرە ئەو هەویری کە دانی پێ ئەشۆیت ناوێ ئای پیاکەی هەتا پێ بمێنێتەوە باش بێگومان ئەو هەویری کە دانی پێشوین ماجوونی دەمودانشتن خۆمان وای پێڵێن خۆی بۆ دروستکراوە کە ئاوی پیان نەکرێت یەک جار تفیەکەیتەوە تاوچکە ئەو فلۆراید و پێکاتانی تر کە لە نەوێایەتی بۆ ئەوەیە کە بمێنێتەوە لە سەردانەکە بەڵام ئەو لە دەمی ڕایە بەڵام لە ڕەمەزان ئەم پێشنیاریەوە ناکەین مامۆستاوانە نا لە ڕەمەزانە جوان ئاوی پیاکەن بەڵام دوای ڕەمەزان ئاوی پیانەکەن زۆر باشتر باشە یعنی مادەم هەر لە پرۆسی شوشتنەکەی جگە لە دانەکان زمانیش هەمان شێوە پێویستە بشورێت ئەو چۆنە جارە زمان لە بابەتی ڕەمەزانە زۆر زیاتر باسی کەین چکە ئێمە کاتەکەمان ڕەمەزان لە ڕەمەزانە بێ چەنە گرنگی بە دەمودانەین ئەوەنەش گرنگی بە زمانمان بێ چونکە زمانیش وەک دانەکە بەکتریا لەسەر کۆ بێتەوە چکە چاڵی گرنجە بەکتریایتیا کۆ بێتەوە زمانیشت نینەوە زمانمان نەیە زمانیش فڵچەی تایبەتی خۆی هەیە یەکجار ئەو دەمە بێ زمانە زۆر قسە زمانیش فڵچەی تایبەت بەخۆی هەیە یەک جار فڵچەکە هێنی بەسەریا چەند جارێکی هێنی بەسەریا ئەگەر ئەوەشی دەست نەکەوت لە پشتی ئەم فڵچەوە ئەیبینین ئێمە ئەم شتە زبرەی دروست کراوە ئەوە بۆ ئەوە دروست کراوە ئەم شتە زبرەی ئەوەی خۆی هەیە وەکو فڵچە وایە بەڵام پارچەیەکەی تر هەر
بەپی کۆمپانیاکان هێنی شەریکەکان هەر یەکە و مۆدێل و جۆرێکی هەیە دروستە ئەوە باشتر کاریگەرترەوە باشترە بەڵام ئەگەر نەت بوو ئێستا ئێمە بینەرمان هەیە کە لە ماڵەوە ئێستاەوەی دەست ناکەێ بۆ ئەم شەو لە پشتی فڵچەکەتەوە کۆمەڵێک شتی گرنگی لەسرە ئەم چاڵ ئەوە ڕێک بۆ ئەوەیە کە بێنی بەسەر زمانەکە تەنها بۆ دروست کراوە ئەل بە فلچەکە ناکرێت ددانەکە بە فڵچەکە شەکرێ بەڵام ئەویان بە تایبەتی بۆ ئەوە دروست کراوە دکتۆر ددان ژبلی ئەم بژنە ڕزیبین یعنی کرمی بینەوەنە باش نەخۆشی ددان چی هەن ئەوانەی باون خەڵک مەسەنە تووشە بێ ئێمە زیاتر ئەوەی کە لە کلۆر بوون ئەوەی کە لە کوردستانی بینین کلۆربوونمان زۆرە ئەین کلۆربوون من ئەم ماوەی پێشوو لە باخچێکی ساوایان سەری دەمودانی مناڵەکانمە کرد یعنی لە باخچەکانیشە ئەگەر یەک مناڵێک بێنی دەمودانی کلۆر نەبێ تۆ شۆکەبی چونکە هەمووی کلۆرە لە کاتێکە لە وڵاتانی تروانێت چونکە هەر لە مناڵی و مناڵەکە بن بۆ لای پزیشکیدان دکتۆرەکە فلۆراید بەکارێنێ بۆ مناڵەکە بۆی دا مناڵەکەدانی کلۆر نەبێ هەموو 6 مانگ جارێک ئەیبینێ لای خۆمان ئەوە نییە ئەنی ئەو شتانە هەیە بەڵام سەردانکردنی دکتۆرەکە نییە کلۆریەکە زۆر باوە خورانی دانەکان زۆر باوە خوران واتە دانەکە بچووکە بێتەوە دانەکە ئەڕوات لەبەرەوەی دانەجی ڕەوشتمان هەیە خەڵک کە سترێسە بندانە جیڕە زۆرەکەن شتی پێشکێنن بە دانەکانیان ئەوە هۆکارەکەیەتی زۆرێکی جگەلەوەش داخورانی پووک واتە پووکی ئەم کەسانە زۆربیان ئەچێتە خواردانەکەەوە زۆر ئەچێتە خوارەوە دوای کابرا لە 50 ساڵی و 6 ساڵیا پێزانێت چ پەنێکی بەسەر خۆیان هێناوە چونکە دانەکە تاو لە قەبێ و کات مۆزوعی پووک داکەوتنەکەش بەچی وای لێ دێت یەکەم شت کەوتە مەسەڵەن ئەمەی کە دەمودان ئاوا بشوی ئەڵی مافورە ڕێک ئاوا بیشوی بیزەوەدوکو مافور پووکەکەوا لێ کات کە بڕوە دەمودان نەشتن خۆی واکات کە پووکەکە بڕوا چکە بەکتریای لەسەر کۆ بێتەوە ئیلتیهاباتی پووکەکە زوفریای نەکەوێت دیسانەوە واکە کە پووکەکە بڕوە ئەمانە کۆمەڵێک هۆکارن کە باشە بەرەوەی کە بچین سەر زیاتر نەخۆشیەکانی ناودان و ئەوانە با باسی سیواکیش ینی سیواک دکتۆرەکان چۆن سەیری سیواک دەکەن ینی کە دەگوترێت بەکار بهێنرێت سیواک بێکمان شتێکە کە لەو سەردەمەیە بەکار هاتووە ئەمە وەکو داهێنانێکە بە سەیری بکەیت چکە لەو سەردەمەی کە سیواک بەکاراتەوە دەمودانشتن بابەتی فڵچە و پاکڕاگرتنی دەمودان ئەسڵەن لە ئارایانە ئێستش پزیشکان پێیان وایە کە سیواک هەر بەکاربێنیت زۆر باشە سوودی خۆی لێبینی بەڵام بۆ مەرجی سیواکە زوو پاکەیتەوە ئاوەکەی بگۆڕی سەری سیواکەکە بکەیت بەڵام ناش بێ سیواک بکەی بە جێگرەوەی دەمودانشتن چکە ئێستا وای لە هاتووە هەویری دانەوە پێشکەوتووە یەک دنیا پێکاتی گرنگی تایە لە برەوە بێ ئەگەر سیواکەشە کرد دەمودانەکە هەر لەگەڵ یا بشوی ئەوە سیواک مادەم باس کرد چۆن بزانین ددانەکانمان پێویستی بە چ جۆرە فڵچەیەکە نەرمە ڕەقا چوزانم فڵچەی ڕق هەمویانیان فڵچەی ڕق کەس پێویستی بە فڵچەی ڕق نییە مەگەر حاڵەتی زۆر قورسی کلس دروستکردن کە ئەو کاتە پزیشکەکە خۆی پێتەڵێ بەڵام هەموویە بێ بە فڵچەی مامناوەند و سۆفت نەرم بیشوات ئەوە فڵچەی دروستی دەمودانشتنە بۆ هەویری ددانەکەشە بێ فلۆرایدی تیاابێ بە دڵنیاییەوە ئەگەر هەویرێکی دانەکڕێ بە سێری کە فلۆرایدی تیا بە ئینجا بوو فلۆرای دەکەی خۆیان لە حاڵەتی ستانداردە دایانناوە بەڵام هەویری ددان سپیکردنەوە هەیە کە زۆر بەکاردێ ئەوەی کە دانی پێسپیەکەیتەوە مشکلەکەی ئەوەیە کە زۆر بەکارهێنا دانەکە هەستیارەکە ئەبێ حساب و کتابی ئەو بکەیت کە هەویری ددان سپیکردنەوە بەکارێنا هەفتەی چەند ڕۆژێک بەکاری نەکەم و ڕۆژەکانی هەفتەکە بەکاری بێنی باسی هەویرمان کە شتێکی تازە هاتووە ئەوە من و کاک محەممەد تۆزە لەم پێش لە باکستێج باسمانە کرد ئێستا کۆمەڵێک کشتیش هاتووە بۆی لە ڕەمەزانە زۆر تینۆ نەبێ یەکێک لەوانە هەویری دانە جا نازانم تاوەکو ئێستا فتوای لەسەر نەدراوە ئەم بابەتە نازانم ڕێی مامۆستایانی ئاینی چییە لەسەرەوە بەڵام خۆی هەویرێکی ددان هەیە بۆ کەسانەیە کە شەکریان هەیە کە زوو دەمیان وشکە بێتەوە هەویری زیرۆستۆمیای پێوترێ زیرۆستۆمیا بەڵێ واتە هەویری دەمودانی وشک اینجا ئەم هەویرە خۆی لە ڕاستە بۆ کەسانەیە کە شەکریان کە بەکاری دێنن ناودەمیان تەڕ دەکاتەوە شێداریەکە ئێستا لە ڕەمەزانە خەڵکم فێڵەی دۆزیوێتەوە ئەیکڕێ و ناودەمیان بە شێداری هێڵێتەوە ینی با بڵێن بۆ مامۆستایانی ئاینی ئایا ئەم جۆرە هەویری ددانە
ڕۆژوو دەشتێنێت خەڵکانێکی وەکەوەی کە دکتۆر باسی لێوە دەکات بەکاری دێهێنن بە بیانوی ئەوەی کە ڕۆژویان ینی با بڵێن توانای ڕۆژوگرتنیان زیاتر بێت نەکە پۆشەکە سبەی پرسیارە مامۆستایەکەی وا دەکەین ئەمەش دەکەینە پرسیارێک و لە مامۆستایانی بکەین تا بزانین ئایا ئەمە ڕۆژوو دەشتێنێت چۆنە ئەو دوو کاری زیاتر لەبارەوە باسکە با بزانین چۆن شتێکمان دەستکەوێت و بیکەینە پرسیار هەرچەنە هەویرەکەواتە شتێک لە دامودانی تۆ ناکە کە جیاواز بێ واتە لیکێکە بۆ دروست ناکە کە تۆ لە ڕاستیانەت بوو بێ تەنها ئەوەیە لە ئەلۆڤێرا پێکاتوە ئەلۆڤێرا شواکات کە لیکە ڕژێنەکانی دەممان کەمێک چالاکتر بواتە ئەو لیکە خۆی هەلەوێ هەیە لەوانەیە وێنەی لیمۆیەکیشی پێ پیشان بن ئەو لیکە هەر بڕژێت وانە وێنەی پرتەقاڵوینێکی ترشی پێ پیشان بن ئەو لیکە هەر بڕژێ لەبەرەوە شتێکی دەستکرد نییە لیکەکە تەنهاوەیە کە هاانیە دەمودانمان شێدا دکتۆر ئەس بێمە سەر فرچەی کابرا هەیە ساڵ دە سۆڕێ دەستە ساڵشتر هەر ئەو فرچەی بەکاردێنی پێویستە فرچە هەرچەند مانجارێکیان هەرچەند هەفتە جارێک بگۆڕدن ئێمە یاسای 6 مان هەیە کە گرنگە 6 مانگ جارێ دکتۆری دان ببینە 6 مانگ جارێک مناڵەکە بەر بەلای دکتۆری دان و 6 مانگ جارێکیش فڵچەکەت بگۆڕە کیفایەت 6 مانگ جارێک بەڵێ هەر فڵچەیەک بێ هەموو فڵچەیە ئەو فڵچەیەمە تۆزە پەکیشی کەوتۆ چکە هەمە هەر بۆ بەرنامە بەکاریە زیاتر یعنی ئەمە ڕۆژ ئەمە جاریەکە من نییە دێتە بەناوبانگە فیچەرێکمان هەیە پێم وابێت ئێستا بەس دەبێت سواسی دکتۆر بکەین حتممە ینی خۆ دکتۆرام گەلەگە لە خۆشحاڵ بین من زۆر خۆشحاڵ خودشتە ڕازی بە خۆشحاڵ بن کە ئێمە هاتینە لایەوە من زۆر خۆشحاڵ بووم کە لە سلێمانی بینیم و هاتمە بەرنامەکە بەخێراتن سەر چاو تو ببینە بمێنم ببینە پشتین گەڕیان باش زۆر باش بەتەما بووم بڕۆم زۆر باشە فیچەرێکمان هەیە ئەرێ لە قەزای چەمچەماڵ 45 کەس بەشداریان لە کارێکی خێرخوازیدا کردووە خواردنگەیەکیان دروست کردووە بە ناوی ماڵی خوا باشە مەبەست لەو خواردنگەیە ئەوەیە کە خواردن بۆ کەم دەرامەتان و قوتابیانی بە شەناوخۆیەکان و ڕێبواران و ئەوانەی کە ئەوێ پێتیوی پێ هەی دەوێت خۆرنێ خۆت بەلەوە خواردنەکە با زیاتر لەبارەوە نەڵێین ئەم کارە خێرخوازیانە ینی جێگەی دڵخۆشیە جوانە دەستێت توانات خۆش خودە خێرەوانە بنوێست بەس هەی بۆ ڕەمەزانە دەهەیەن وەختێ دیژی نازانم دە ببینی کۆبڵانی چۆ بەرەف چەمچەماڵ یا الله خواردنگەیەکمان داناوە ناومان ناوە خواردنگەی ماڵی خوددا بۆ ڕێبواران بۆ فەقیران بۆ هەژاران بۆ ئەو تەلە بەداخلیانی کە لە شاری چەمچەماڵن بۆ بەربانگ سفرۆخوانێکمان حاضر کردووە بۆ ئەو میوانە بەڕێزانە کە ڕووەکەن لەم خواردنگایی ماڵی خوددا لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە دەستمان پێ کردووە خواتە من بدە هەتا ڕۆژی عارفە بەردەوامە بینی ئینشاءالله هەفتە هەژدە کارمەندی لێ لەم کارمەندانە نیوەی خۆبەخشن و نیوەیشان ڕاتبیان هەیە ئامانجمان ڕەزامەندی خوایە هیچ ئامانجێکمان نییە لەبەر خاتری خوا لەبەر گەورەی مانگی ڕەمەزانی مبارەک چونکە مانگە مانگێکی زۆر پیرۆزە هەرچی لەم مانگەدا بکەی بۆ مسلمانان کەمە ئێمە ڕۆژانە ساعت 12 دێنێ ئێرە خواردن و مەنزەڵ و شتەکان ئاماداکەین سعاتێک دەست پێکەن بە چێشکردنەکان سەرەتا میشکەکان پاکەین ڕێکیانەکەینەوە ئەینێنە سەر ئاگرەکە دوایی ئەوە فاسوودیاکان حازرەکەین ئەینێنە سەر ئاگر هەتا قوڵ ئەداوڕێکە بێتەوە اینجا دوای ئەوە دەستەکەین بە برنجەکان کاکسەردار ئەو زیاتر خەریک برنجەکان ئێمە خەریکی مریشک و فاسوودیاکانە بین من وەک کەسێکی خۆبەخش لەم پرۆژەی خێرخوازی ماڵی خوددا بەشداریم کردووە ڕۆژانە کە لێرە دەست پێکەن تەقریبەن چلیکەن بۆ 40 نەفەر بەس خەریکی دابەشکردنی خواردن و ئامادەکردنی خواردنەکانی ڕۆژانە 6 مەنجەڵ برنج لێ دەنێ 6 مەنجەڵ برنجەکە تەقریبەن 150 کیلۆ برنجی هانیوشک ئاماداکەین ڕۆژانە
ئێمە نزیکەی 20 گەنجین ئەو خوێن خۆم هۆ خۆم خوێنکارم ئامانجمان لەم خێرە تەنها بۆ کەسانی ڕێوار و هەژارە بە تایبەتی تەلەبەکان چووکە خۆمان خوێنکانی لە حاڵی خوێنکاران تی ئەگەین. ئێمە وەکو ئەمەی کاتینە لێنێ ناما خواردە هەموو توێژەکانی تایە فەخیری تایە دەوڵەمەنی تایە خەڵکی دووری چەمچەماڵی تایە تەلەبەی تایە هەچەندێک خێرخواز زۆر بێ ینی ئەوە نەکەمە بۆ خەڵک بەڕاستی زۆر پێویستی بەم پرۆژانە هەیە پرۆژانە بەڕاستی زۆر خەڵک ئیسفادەی لێ کردووە لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی ئەم شتانی کە دایانەتە خەڵک بەڕاستی زۆر ئیسفادیان لێ کردووە خەڵک زۆر دەستخۆشی لیان کردو خەڵکی زۆر بەبوونی ئەمانەوە ینی حەساوەتەوە لەم شارەیە. أي ما شاء الله خديش الله خير وانا بنوست يا همية طيبة تجي تهيوا رمضان داخته هاري كوديا كسين كم درامات يعني أبين كودهاتي وانا كي ما برا كي بتخارني بديه كسكي يانجي هر خيرك ودي تبكي صداصات خيروي جالك مصرف طيبة تجي تهيوا رمضان إيش لا بتايبتيش أما موديل شيء زور جوانا كي سدا بيندريت يعني بەتایبەتی لەم ڕەمەزانەدا ینی چەندین کەس بینیوە هەم لە کەسایەتەکان هەم لە خەڵکی ئاسایی ینی خەڵکانێک هەن ینی لە نێو شەقامەکاندا لەو شوێنانی کە بە پێویستی دەزانن کە هاوکاری خەڵک بکەن جۆرەها شێواز ڕۆژی جیاواز لەوەی کە بیانوێت هاوکاری خەڵک بکەن و ئەمە جگە لەوە خۆشەویستێکیش دروست دەکات محبەتێک دروست دەکات ینی ئەم لێک نزیک بوونەوەی زیاتر دروست دەکات هەستکردن بە معانات و هەستی بەرامبەرەکە ئەمەش بلی هەردوو تەرەفەک و خێرت گەلێک دکن ئەو کەسە خو هەست یعنی بینت جی مثلا گەلک پرۆژێت خێرخوازیەت هەین بۆ نمونە دەستگای خێرخوازی بارزانانی و پرۆژێوانە نێوژین کوردستان 24 هەیە دەمەکە بەردەوامە دەستخوشی بۆ تایبەتی کاک محەممەد پێشکەشکار و حاضرکەرین و بەرنامەی ئەم خودی هەست کە شەوەکە دێت تایبەت بەحسا یعنی خێرکردنت هەیوا ڕەمەزان دەکەین وەختی مرۆڤ بینت جی کەسە تو سۆ دلێ وانە خۆش بێت مروف دل دو گلک کیف آسودهی روح پراستیجی آسودهی روح نمروف فيت نیاسود نیدید نیاسود بس دل مروفی خوش ان شاء الله خدا هندی جار هيا يعني هندك ديمان دبيني هند جوانه هند پرچێژ و خۆشیە فرمێسکی خۆشی لە چاوەکان دێتە خوارێ ینی چەندە پێت خۆشە کە کەسێک محتاجە کە کەسێک ینی هیچ کەسێک شایانی ئەوە نییە بە محتاجی بە ناخۆشی ژیان بەسەر ببات بەڵام زروف وای لێ دەکات کە دەبینی ئەو کەسە هاوکاری دەکرێت یارمەتی دەدرێت لە خۆوە دڵ و دەروونێت ئاسوودە دەبێت بەوەی ئەم دیمەنە جوانە دەبینێت هاری کاری هەمیە بە تۆ ئینشەڵڵا هەمی مرد بن هەموو هاری کاریەک و دوو بکەن مامۆستا ڕەوەندیش ماشەڵڵا مەردە لە سرود گوتن ئەوانەی کەم کارێکی زۆر گەورەیە هیچ شتێک بەقەر ناندان کە نانەی بە خەڵک لەخوا نزیکە ناکات الحەمدولillah حەمد و سەنا بۆ خوا سلێمانیش دوو شوێنی چاکی تایە الحەمدولillah لەخوا بەزیاد ڕۆیشتنی دکتۆری لە مەسلحەت و بەرژەوەندی تودا بوو جێت خۆش بێجارێژی دەست پێ بکەین زانی کۆچە حاضرە یا الله خوا پشتیوان بە تۆ یا الله دخلت يا رسول الله بخوان هر وكو بلبل بشوروش نالما بخواهر وكو بلبل بشو بروش نالما
خاچی بەردەرگاکەت یا رسول الله ئاواتی چەند ساڵە کەی دەبێ بچمە مەدینە و تا بڵێم ئۆخەی ئەوە عەبدی گونەهکار لە قاپی فەخری عالەم کەوتووە يا رسول الله يا رسول الله لدڵما اشتياق پیدا بووە مەزرعەی جەرگم بەجارێک ئاگری تێبەر بووە الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا رسول الله سلام عليك تظلم عزيز محمد نوى يا رسول الله سلام عليك الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا رسول الله سلام عليك صاحب الهمة رافع الهمة صاحب الهمة رافع الأمة نبي الرحمة والفضل إليك نبي الرحمة والفضل إليك الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك شافع الأنام مصباح الظلام شافع الأنام مصباح الظلام حبيب العلام سلام عليك حبيب العلام سلام عليك الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فيك لاجياتي لبيك بجيش النار تظلم عزيزم بيغمرنا خوز قمبه وملاي وبحواوا خوز قمبه وملاي وبحواوا وبسر روزاي رسول الله وبسر روزي رسول الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا
ما شاء الله اي ما شاء الله اللهم صل على محمد على سيدنا ان شاء الله هم بيكو بتينا شتیوان روضه بخوا بتينا مدينه من زورتم بتينا ان شاء الله مكة. توشتي ان شاء الله تشينا بس قال لميجا ان شاء الله دوباره ان شاء الله والبحث تيجي الدستة مباركة پیغمبر اسلام مختار من ابا بکر بخوا چۆن ئاوکۆبووینەتەوە ئەم شاشە جوانە بووە بە وەسیلەیەک ئینشەڵڵا لەسەر حەوزەی کەوسەراوەش کۆ ببینەوە لە خزمەتی حەزرەتی رەسوول الله صلی الله عليه وسلم اللهم امين خوا بە ئاواتی دڵی هەموو لایەکمان اللهم امين ئەوەی لە دڵمانە طبعا ما لي ئەوە سڕی میهنێبانەوت کە گوتی ئاواتوانە یەکسەر پێکەنی سڕەچی ئاگام لێ دەبژانەکان ڕۆژانە زۆر ئاگام سڕەچی دەبژانەکان ها کە دەفیان هینێ دەموچاو ئەوە لەگەر یەکدی قسەی دەکەن ئەمە دەکەم ئەوە آخر فەنە فەنی ڕقەدەیە لەگەرە مهمە ئەوانە ئەگەر تەمەشایەکدی دەکەن بڕوا بکەمە بەس بە حرەکات ئەم ژوان تێک دەگەین ئێستا مەسەلە زۆر جاری وا هەیە ئەوە دانیشتەکەمان ئەو ڕاو هەیە لە ستۆدیۆی هەولێر مەسەلەن ئەو هەیە هەر جوولانەوەمان ئەم دەجوولێمەوە دەزانی ئەوە چێ مەسەلەن ئەو دەجوولێت ئەوانی جوانە زۆر پێ ئاخرەزانین بۆ سەیریکە یعنی زۆر لە سەری باڕەکان ئەیان بەمن دوومەکانم بۆ ڕائەگرن و کۆتایی بەرنامەکەش سەیری هەردووشیان چۆن پێکەوەسن ئەوە دەستورێکی جوانە یعنی بێ پرۆڤ بێت تەمرین من ڕاستەوخۆ لە دەرەوە هاتوومە دەستۆدیۆ ئەوواکەن جارێک کاک محەممەد ئەگەر لە کاک ئارتینە بۆ ڕاست دمەچی بەقوەتی لێدا ڕاست گەڕایە زانی شتەکە بوو جوانە لێ دەستەمات ئەوە برای مامۆستاڕوانیە ئەزیز و خۆشەویستمە هەربژی یعنی زۆربەی کارەکان لەگەڵمە کاکە ئارتینیش لە ئێرانەوە هاتووە و یەکێکە لە ستافی من جێگەی دڵخۆشیە و بۆ هەموو مەراسیمێک لەگەڵمە گەلە خۆشحاڵیان دە پێک باردۆم بین وێجارێ ئەم بەس هەر ئەم کوردستان بشارین دەست جارێ ماچینکە ئەمل نویسینگەوە کوردستان بشارە سلێمۆنیە دەست خۆش بۆ هەمی هەفکارێت مەگەلک سوپاس و گەلک واریکار مینە هەمی تستەگە لە بن لێرەش هەر پشتەوەمان حەدیقەیە ئەرێ والله عینەن وچی مەی زۆر جوانە کەشەوە جوانە مامۆستاڕەوان بە دەنگە خۆشەکەی جوانتری کردووە برام خزمەتان لە مێژە دووسێ ڕۆژێک دەبی وابزانم شعرت نەخیندیۆنیە پێشی دوو ڕۆژ بێنس دوێنێ بوو دوێنێ نەبوو دوێنی کا با دوێنێ وەزام هەبوو دوێنی نەبوو محەممەد دوێنێ نەبوو وابزانم دوێن حەز دەکەم لە مێژە بووە بابا دوێنێ بوو بەس من وە دەڵێم بیری خوێندنەوەی شعرەکان دەکەین لە لای تۆ بە دەنگە خۆشەکەی تو ماشەڵڵا سپاس شتە چ تایبەتیش ئەم شەو یا الله هەبی خۆش شتێکی تۆ لە ساجۆ لێمە گرتەوە بامەش جێ سپاس مامۆستاڕوان لێرە نیە بەڵام پێم گوتم تو بە خۆت لێرەنی ئێستا تو ئاس وتیەوە ئەزفێکی خۆم و بۆی نار وی هەربشی مامۆستاڕوان ئاجاگەر بەس من بزانم ئامادە بم ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیایە هەلهەلەی مەخلوق لە دەوری ناشیا سبحەی دەبینێ وەلوەرەی مەخلوق مەحویە بەس ئەوە باشە ئەوە داخن ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیایە هەلهەلەی مەخلوق لە دەوری ناشیا سبحەی دەبینێ وەلوەرەی مەخلوق بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان دەبوو قەت بەم حەددە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق دەخاتە فکری ئەهلی معریفەت شێوەی جەجاڵ و حەق دەبینی بازاش خاسێ بەدوویە خەرگەلەی مەخلوق وها پڕفتنە بۆ عالم کە ئیبلیسێکی وەک ئیبلیس نەماوە مەئمەنی غەیری کڵێشە و کەڵکەڵەی مەخلوق لە پەردەی جیلوەیەک تا ڕوون مایە شۆڕی سەد مەحشەر نیقابێ لادە لەو چهرە ببینە زەلزەلەی مەخلوق بە ئاوی تێگەیشتنی ئەمە دنیا هەر سەرابێ بوو هەموو دەشتچل بە خنکان و لە وشکیشە مەلەی مەخلوق لە سووقی دەهەردا دوکانی هەرکەس مدەتی عمرە
گوهردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵەی مەخلوق. سپاس. دەست خۆش دەست و تبلێت مامۆستا ڕۆنی ئەرە وەڵڵا هە لە پستان و کەعودی دەژانی بەس لێرە نەبوو پێکەینەکەی ددانی. یا الله لێرە بووە تۆزێک لەسەر خۆی ڕۆژ لەگەڵ دکتۆر مامۆستا جاری گەشو لەسەر پێست بوو چۆن بیشۆین چۆن ئاوی گەرم باشە ئاوی سار زۆر جوان بزڵێت بۆ هەموو شتێک ماشەڵڵا زۆر لە ناو بابەتەکانە. ئەس حەزکم بێ جۆرێ تو بتنێ بدەنگێ خۆت شتێکی پێشکەشکی بێدەف قوەتی هەر سێکمان زانی ماشەڵڵا چەند تایبەتە ئی هەردووکیشە حەزم لێ ئەمجارە خۆتی خۆم بەتەنیا بەدەنگی خۆ باش با کورتیش بیت چکە دوای شتی دیکەمان دەبی پێکەوە ئەچینە لای مەقامێک ئینشاءالله. لدوري الروزة كانت قلبي حاضر ناخذ الله سوتيهر لخيال هميش القريان ونال نال برد لنا ودستي أيكر تسبيحات جالي وأواني حاضر بلالات بردنا دستي يا رسول الله أيكر تسبيحات جالي وأواني حاضر بلالات مقامي تو برزونا إثبات بواني بيغمبر خوش ترى لمسكو لعنبر بهر جات يبر أبو معطر نابي بيني محمد لها مجيغان نعلي بيروزي أو تاج السرمان سيدي عالم رسول الصلوات لهر جبيت هر لدماي عن شخص نوري بونيا لهر جبيت هر لدماي عشق سنوري بونيا توبيان بلي موداي عاشق دورو نزيك فرقيتيا اللهم صل على محمد وي ان شاء الله بدنا نقرب ان شاء الله خدش ترازي برنامه یا خوا دەست خۆش بێ دەنگت خۆش برنامه پۆشیف یە بەردەوامە تا ئەو چەند ڕۆژەی مانجی ڕەمەزانی پیرۆزیش ماوە چەند ڕۆژمە ماوەستەوە پاشیوی هەژدەیە یازدە یان دوازدە جارێ نازانین مانجی ڕەمەزانە چەند ڕۆژە هەرەوەندەی یان یازدە یان دوازدە ڕۆژ لە ڕۆژانی داهاتوو بەرنامەی پاشیف جیاوازتر دەبێت کۆمەڵێک میوانی تایبەت دەبێت کۆمەڵێک بڕگەی تایبەتمان دەبێت هەندێک شت وە باوەکو سوپرایزێک بمێنێتەوە دەمانەوێت سەرنجی بینەرانی خۆمان ڕابشێشین کە بابەتی جوان و میوانی تایبەت و بڕگەی جیاوازیان پێشکەش دەکەین گەلک سپاس بووان هەمی تەماشاوان وەرگێت کوردستان بشارێک و هەمی گاڤامەت بینن و برنامه بدلي وانا همي قفا ما هولا داي هرش دقائق كم حتى دقائق آخره و إيش الله حتى دماغ كروش رمضان پیروز هم باشترین شیوه خدمتی بکنی و ایش الله خودش همی راضی به تو هیچ راضی بشه ان شاء الله وجه ام پاشیوا هر زد دماغ بینی خاطر خوب خوازین سرودک تایبت دماغی که چت خوده تمام يلا
ئەمڕۆ لە سلێمانی بووین سلێمانی خۆشەویست شارە حیاتەکە سلێمانیانە بڵێ سبەش ئەمڕۆ لە سلێمانی بووین ئەمڕۆ لە سلێمانی بووین چم گوت شاری بەساقە و بە قوربان لە دەورێگە ڕێم ئەی بێوەی بیاخوا ماشەڵڵا قسە خۆشن هەر هەبن یاخوا پۆشی بە هەژدەی شڵە خودی حەز کە سبایژی دەین خزمەتەوە بکەین و پۆشیوەڕێنەوە هەولێر ئینشاءالله بە سەلامەت لەوێ بەردەوام خودی عەمری بدات پۆشی وای خێر و بەرەکەت و سەحەت بێت یا ڕەبی و سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بفەرموو أحمد محمد هردو يقناوى أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أوجود الجوى أحمد محمد هردو يقناوى أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أوجود الجوى جايت وطاغى خوك سبيناقا جايت وطاغى خوك سبيناقا مذنوبها يا وسري طواوى أحمد محمد هردو يقناوى أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أوجود الشوى كهف الوجود عين السعودي كهف الوجود عين السعودي صاحب الجود بحر النداوى أحمد محمد هردو يقناوى أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أوجود الشوى شيخي محمد غوث الممجد وارث الأسعاد ليس دعوى أحمد أحمد محمد هردو يقناوى صلاة محمد هردو يقناوى صلاة لديار أوجود الجوى صلاة لديار أوجود الجوى